ئەم کاتتان باش و خۆشهاتنەوە بۆ ڕووماڵێکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بۆ یەکەم وتاری سەرۆک داناڵد ترامپ وەک 47مین سەرۆکی ئەمریکا لە بەردەم هەردووخانەی کۆنگرێسی وڵاتدا و بە وتارێکیشدا دەنرێ بۆ سەرانسەری ئەمریکا و بۆ جیهانیش. لەم ڕووماڵە تایبەتماندا هاوکاران هێرۆ زەنگەنە ڕۆبین ڕەشبان لە دەنگی ئەمریکا و هەروەهاش دکتۆر قارەمان مامەند پسپۆڕی یاسایی و شارەزای کاروباری ئەمریکا لە ستانی کالیفۆرنیاوە لەگەڵمان دەبێت. سەرۆک ترامپ لەگەڵ دەستبەکاربوونی وەک سەرۆکی ئەمریکا ژمارەیەکی زۆری بڕیاری سەرۆکایەتی مۆرکردن و لە هەنگرەکانیشی پشتیوانیەکی زۆریان کردو و بە هەنگاوگەلێکی گرنگیش ناودێریان کردووە کە بە گۆڕانکاری پێویست دایانناوە لە حکوومەتی فێدراڵیدا و هەروەها ڕەخنە و ناڕەزاییش هەبووە لەو بڕیارانە بە تایبەتیش لەلایەن دیموکراتەکانەوە کە ئێستا بە ئۆپۆزیسیۆن دادەنرێن. وەک ئاماژەم پێکرد ڕۆبین و هێرۆ لە دەنگی ئەمریکا و دکتۆر قارەمان لە ئەستانی کالیفۆرنیاوە لەگەڵمان دەبن لەم ڕووماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکادا. ڕۆبین لای تۆ دەست پێ یەکەم لە ستۆدیۆ بخۆ دەزانی هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن سەرۆک ترامپ جەختێکی ئەجگار زۆری لە دۆسەی ئابووری دەکردەوە و وەکو دەشگوترا لە دوای ڕۆژی هەڵبژاردنەوە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی داناڵد ترامپ بابەتی ئابووری بووە. لە ئێستادا ئابووری چۆنە؟ بەڵێ ئابووری gelek ئەمریکی gazînca dikin ku ئابووری rewşekê nebaş te ye. Buhaya jiyana gelek buhattir bûye tişt li bazara buhaya taybetî weke sembol basa ek helketê kirin ku çi qas buha bûye. Hinek pispor dibêjin belku serok Trump zêde cîn nade rewşa aborî ji ber ku aborî nebaşe rewşekî nebaşê lê ji bo Amerîkaya gelek giring e ji ber ku her mal dima diçe sûkê dima diçe süpermarket tişt gelek mezmûna îro jî ev gumrukên baca gumrukê ku ser Kanada û ser Meksiko hatiye danan tirs heye ku hîn girantir be rewşa aborî hîn xirabtir be. Yani mirov dikare bêje aniha rewşekî wa heye ku Amerîkî ditirsin. Yani yek jî te jî baz kir dema hilbijartirin da yek jî serketînê herî mezin Trump ew bû ku digwaz aborî Amerîkî çaktir bikim xurtir bikim li heta niha nêzîkî çil roj derbas bûye aborî mirov nikare bêje ku di rewşekî baş da ye. بەڵام ڕۆبین ینی هەز ناکرێت کە هێشتا بە تەواوەتی زووە وا تەماشا بکرێت کە سەرۆک ترامپ دەتوانێت لە ماوەی ئەم سەرۆکایەتیەدا یعنی وەکو ئاماژۆ پێکرد کەمتر لە 40 ڕۆژە سەرۆکی ئەمریکایە بتوانێت لەم ماوەکەمەدا بە تەواوەتی ئابووری چاک بکە یا پێویست بە کاتی زیاترە؟ بێگومان پێویست کاتێک زیاترە یعنی 40 ڕۆژ کاتێک زۆر کەمە. بەڵام ji ber ku yani yek jî kartên herî xurt ye Trump ew bû ku min karsazim biznesmenim dikarim çaktir bikim yani hinek bendewarî hebe hîva hebû ku çaktir be. Li bêguman mirov divê dadmen be reva be 40 roj bo revebiriyek zor demekî keme. Mirov dikare bêje Trump bixwe bawer e ku dikare rewşa aborî baştir bike çunku di gera xwe yekê de dema serok bû aborî Amerîkî baştir kiribû. O gelek bawerbendên Trump jî Revebirî Partiya Komerî jî gelek bawer dike ku Trump dikare rewşa aborî gelek baştir bike. تر وەکو دەڵێ دەبێت چاوەڕێکەین بۆ ماوانەی داهات و سیاسەتی دەرەوەی ڕۆبین بۆ خۆ دەزانی ینی هەم لەسەر وەختی هەڵمەتەکانی هەڵبژاردندا و تەنانەت دوای ئەوەی کە چووە ئۆڤڵ ئۆفیسیشەوە داناڵد ترامپ باز لە سیاسەتی دەرەوەیی دەکا بە پێچەوانەی ئەوەی کە دەگوترا هیچ بایەخێک بە سیاسەتی دەرەوەی نادا. یەکێ لەو بابەتانە دۆسەی ئۆکراین. ئێستا ئەمریکا لەگەڵ ئۆکراین لەکوایە؟ ئەمریکا gelê Amerîkî piştevaniya Trump dike. Hev anketên rapirsiyen dawî nîşan dide ki zorbe piştgiriya Trump dikin. O îro ji Zelenskî jî demekî derengtir îro got dixwaze calek din ew amade ye Ukrayna amade ye ev peymana madenên giranboha îmza bike. Hinek kes jî dibêjin belku pişt perde leborîn jî dabe serok Trump. Yani mirov dikare bêje Ukrayna wekî ku poşman bûye ji helbesta ev münaqeşeya Oval Office Amerîkî zelal e di helbestê xwe de. Serok Trump û reveberiya bê zelal e dibêje divê pêwîst e ev şer kutayî were, dawî were, tewa be
اوكرانيا جي تدقيكو امريكا ونا جري سياسه خو امريكا برياردار كو شرب داوي بك يعني مرود كاربيج هم ريفبري بيجره باصرار وهم جي راي قشتي كونغرس امريكي كوماريين كو بري بشكريا شري اوكرانيا كر ابو خاجي نها بشكري ترامب بريس ترامب يعني مرود كاربيج كوماري بدنگه کی یک دنگه یک هلوست پشکریه هلوست رهبری دکر و امریکا جی دبینه اوکراین جی نها راگهاندنا وان کوم آماده نه نشان داده که اوکراین جی تدیگه کو رگا نمایه پیشیوان ئەمە سەبارەت بە ئۆکراین ئەی بۆ قەیرانی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئیسرائیلی و فەلەستینیەکان ئایا سەرۆک ترامپ ینی هێشتا هەرمە کوڕە لەسەر ئەوەی کە ئەبێت شەڕی غەزە بە تەواوەتی کۆتایی پێبێ دواتر دێنە سەر گواستنەوەی دانیشتوانی غەزە. بلن حتى انها بلكوشي تكانه دولت هي برجبندي بريا هي دك اسرائيل çünkü hem Trump hem Jiger Trump hem Vezir Derve Rubio yani مرود كاره hem bir kesen green ku siyaset Amerika derve revedibin piştavani ki khurt dedin İsrail'e doji çekin nu bu İsrail'e hatta şandın iro İsrail vergit çekin grand mezin peşkevti yani nişan dedi ki Serok Trump gelek piştavani İsrail'e dike ve bir keci revebriyavici çekce ev blok kırdığını çekan aliye reveriye peştir ev hat rakırın yani İsrail piştabaniye ki Kurdistine tabi ki iro devletin xojihi le hereme ile devletin Arap civinek çekirin beraber Gaza تجو هرتين أم نابين لواشنطن كو ده هالوست أمريكا ده خطأ إسرائيل ده جالك بهالوست كخورت نيشان ده يعني مرود كارت بيجي كو سياسته كو إسرائيل دخوازه أمريكا بشكلية كمزين جو واشنطن ورجري حتى نها ورجرتي والسبرو جيجي تشتك خياده بيجي أبا يعني إسرائيل نها ربيبريا جالك بشتوان إسرائيل هي ئەمریکا چەندێک پشتیوانی ئیسرائیل لەوەی کە دەڵێ نابێ بە هیچ شێوەیەک حەماس بوونی بمێنێ لە غەزە. تو بخواش دبیری کنگرس امریکی گلک رخنه حماس تیگوتن چابا حماس بکی برپرسی اف مالورانیه هی کشتنکاری قرقرنا دو سال بری حماس برپرس دیدید حماس بکی رخصتلک تروریست دیدید ایرو حسیجی جی یمنه رهبری جرقدن خسته لیست تروره yani مربوط دکاره بیشه کو سروک ترامپ بخواش چند جرا گوتو بو کو از بکم جهنم غزه و گریم جهنم و هر وقت تراب قديسة قطبكو ونها تشيك دستي بيبي داية نتنياهو داية ما بس كو واتش أبو يعني بيبي شي بريار ده بشتوالي دكن لا يعني حماس بتشابك خراب أمريكي لدينيرن حتى كسكو بشتواني حماس كنا الأمريكي خبشاندان كنا كسانة FBI وانا دقرة يعني دادجه دكن تشيكو رخصنا كتيروريسته او رهبری به بریاره کو بچاوی کی وسا لگل هموس دانستاندره بکو پشتوانی کی گله خورد بده اسرائیل ئەم سیاسەتەی ئەمریکا چەندێک کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبی ناوچەکە بەتایبەتی ئەوانەی کە پشتیوانی لە فەلەستینیەکان دەکەن بخۆ دەزانی سەرۆک ترامپ داوایەوە دەکات دەڵێ دانیشتوانی غەزە بڕۆن بەجێ بێڵن بچنە وڵاتی مسر یا بچنە شانشینی ئوردون. Raste Serok Trump bu sadı beje gohartın gorankarin مرov نابینه دوی هلوست ده او هلوست جیو خادمینه یعنی دولتن عرب ایرو کمبون دکن هر دیویژن گره پیوست فلسطینی آخا خواب ببینن نابه چاره سریه کو اسرائیل فلسطینی درب دربن قبول نکن لچه قصد دکارن برخواب بدن او نظر آله مثلا شاه اردن هات ملک اردن هات نه کاری بو هلوست که خورد ورگرته گفتم بلا مصر قصبه که مصر با آخف دوره yani خواستن داخواست و راستی عرضه جهودن آگر امریکی و که من گفتی دخوازن خطه که پشتوانی اسرائیل دیگه بمشینن دوام خطه دیجی غزه و که جیه که سیاحی جیه که گشتیاری دبن پاراستنا امریکا ده yani لور atmosfer واشنطن هي که داخواست عرب دولت عرب مجبر دخوازن داخوازه و جدایه لا أورا ببريز بابر دكم هن بأوائك خرطر پشتوانی إسرائيل بكه دبيكو دمك درنتر بزوتر ب لا يعني ترامب دما تشتك دخوازه و بيجره او أوكرانيا جرقدن دخوازن بيرم بيرا تماشا بنا أوكرانيا آنها
گوتی ام آماده نه امضا بکن بلا جالک کردن سروک ترامپ دعوتنامه بیشینه یعنی لسر مثلا غزه اگر امریکی قبول نکه زحمت کو سیاست که وها پیش بکبه يعني إميليرا شاه عبد الله باشای أردن من بینی کاتێک کە سەرۆک ترامپ باسی لە گواستنەوەی دانیشتوانی غەزە کرد شاه عبد الله بێدەنگ بوو بەڵام کە گەڕایە وڵاتەکەی خۆی نا بە شێوەیەکی تر تەواو پێچەوانە قسەی دەکرد و ئاماژەی بەوە کرد کە ڕێگە پێدراو نییە ئەو بابەتە. يعني امريكا جي دبجه خطا من اوه سياسته من اوه واسرائيل جي حوجي باراستني اولكاري اسايشه وحماس جي بربرسي او كشتكاري تيروره بحزاره كاس درب سبب حماس اسرائيل تانية خد بارزه يعني امريكا جو صاد فكر دابيه داجي امريكا هزكي هري جبريه هري مزنه للجهانه وسلوك امريكا جد بجد دبلوماسيه بحس بقوات او خطا رهبري امريكا يعني دبلوماسي اشتي ل بهذا قوات العسكري دبلوماسي وامريكا جي باور دكم ve siyaseti zor bir zelali nişan dedin. Yani az rehberiye Trump her vahat uxaze İsrail Arabistan, Suudi, İmarat hinek neziktir bike koridora İbrahim zindi bike yani davi da Arap bidahan salın daxazdıkın xavna dibinin tişte dilevan le rasti farka rasti cudaya belku مرو نکاره بده بر هب رهبریه بایدن جی آنها راستیه که نو هیه ترامپ هیه پارتیا کماری همی کنگرس کنترل دکه و اوجی به آوایی که گلک اشکری پشتوانی اسرائیل دکن بیبی نتانیاهو کسی یکی بو که حتی بو واشنطن حتی بو میوان کرن روبیو سردان یکی بو اسرائیل کر او نشان داده که اسرائیل چقاس خورده خطا اسرائیل دانانی حوسیەکانی یەمەن جارێکی تر بە ڕێکخراوێکی تێرۆریستی ئەمە چەندە گرنگجیە؟ گرنگە tabii ki Amerika Serok Trump dibêje pêşî Amerika sînora Amerika lê dema hewce bû pêwîst bû jî gavên wiha werek bi cesaret dabêjin çiku Marco Rubio dibêje Husî ji ber sedemen mirovahî me ji lîsta terora derxist be karî terorî dikin û rewşa mirovahî jî nemaye Husî rêgirî keştiyên Amerîkî dikin keştiyên bazirganiya cîhanî bandirakî xerab dikin pêwîst e kat hatiye ku dersek bu Husîya were dayîn û Husî jî dibêjin İsraîl dijî gelê Filîstînê tehdê zulm dike yani ew jî nîşaneyek ku çawa em behs dikin ku ew rêveberî piştevaniyekî gelek xurt bide İsraîlê xistina Husîya nav lîsta terorê jî di vê çerçeve de gelek giring e yani Hamas û hevbendên Hamas armanca Washingtonê ne armanca Serok Trump'ın û Husî jî di vê varî de mirov dikare bibîne Husî û Hamas همین جه تروریست دبیرن دوی ورن جزاکرن هلوستا کول واشنطن هی اوه. روبین نماوی سرکایتی سرک دانالد ترامپ دا کاملا پرسندن لپیوندی به دوزی کرده ولی ناوچه کدا هبوه. Yani pırseki dijbar arası, pırseki başıcı, murav çünkü tu tuju zaniyel. Washington'a zahmet et. Pır dijbar ku peşbiri Serok Trump siyaseti avi çünkü Serok Trump muraveki usa hiç te ser zamanı bir dibece. Le İsrail demekin Davide pır alaka pır beyefendiyeki germ nişandı da Bokur'dan. O İro Bukhaj, İro vezir derve sar. Disa daxiyani da ku Suriye gelek gringe bombe o Kurt. Doji Netanyahu. Kudem desto xad dirêj dikir bo Durzî û Hevbend û gelê Kurdî dost. Ew ne giringin. Çiqas İsraîl Kurdan vekî Hevbend vekî hevalbend dibîne şansa Kurda jî li Washington xurtur dibin. Çünkü İsraîl dibêje Kurd hevbenden sürüştîne. Natural ally dibêjin. Ew jî dimîne ser siyasetmana Kurda ku çawa dikarin tekiliya xwe legel İsraîlê giringtir bikin. روبین من لەسەر پرچی کورد و هەروە لەسەر پرچی کۆماری ئیسلامی ئێران دەگەڕێمەوە بۆلات ئێستا دەرهێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە هێرۆ زەنگەنەمان لەگەڵا هێرۆ ماندوو نەبی تۆم کاتت باش یەکسەر دەچمە پرسیاری یەکەمم ئەلبەتە سەرۆک ترامپ ژمارەیەک خاڵ هەیە کردوونی بە ئەرچی سەرەکی بەڕێبەرایەتەکەی ئەکرێ پێمان بڵێ ئەو خاڵە سەرەکیانە چین؟
بەڵێ نێمە دەزانین هەر لە سەرتاوە لە دەمی هەڵمەتەکانی هەڵبژاردننیشە کۆمەڵێک خاڵ هەبوون کە خاڵی سەرەکی بوو بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە نوێی سەرۆک دانەڵد ترامپ لەوانەدا لەسەر و هەمویانەوە بابەتی کۆچبەری بوو بابەتی کۆچبەری نایاسایی و هەروەها کۆچبەرە نایاسایەکانی کە لە ناو ئەمریکادان و هەروەها با بڵین دەستکردن بە گێڕانەوەی ئەم کۆچبەرە نایاسایانە و بابەتێکی تر ئاسایشی سنوورەکان بوو ئاسایشی سنووری باشوور کە بەشێکی گرنگە لە ئامانجەکانی ئەم بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ ئەویش با بڵین پاراستنی سنوورەکانە لە ڕێگای هێزە چەکدارەکانیشەوە تەنانەت گاردی نیشتیمانیش و هەروەها چەند بابەتێکی تری با بڵین ڕێگریکردن لە هاتنی کۆچبەری نایاسایی بۆ ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها گێڕانەوەشی ئەوانی کە کۆچبەری نایاسایی بوون لێرەوە بابەتێکی تریش کە بەشێکی زۆر بووە لە با بڵین سەرنجێکی زۆریان پێداوە بابەتی دەستنیشانکردنی کارتێل یاخود دەستە و تاقمەکانی بەنگ و مخەدەرات بووە و دەستنیشانکردنی ئەم دەستە و تاقمانە وەکو ڕێکخراوێکی با بڵین تیرۆریستی بیانی جگە لەمە بابەتەکانی تریژ هەروەها گێڕانەوەی سزای مەرگ بووە لەلایەن وەزارەتی دادەوە بۆ ئەو کەسانی کە با بڵین تاوانی قێزەون ئەنجام دەدەن دژ بە مرۆڤایەتی و هەروەها بابەتەکانی وزە یەکێک بۆ لە ئامانجە سەرەکیەکانی با بڵین ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکا کە سەرچاوە وزەیەکان بە شێوەیەکی جیاوازتر لە بەڕێوەبەرایەتی پێشووتر کە دەکرێت بەکاربهێنێ و هەروەها بابەتی بازرگانی و ئامانجەکانی وەکو بەڕێوەبەرایەتەکەش دەڵێ هەمووی ئەو ئامانجانەیە کە ئەمریکا یەکەمە ینی سەرەتابی لە ئەمریکا بکرێتەوە کاتێکە بڕیارێک دەبێت کۆمەڵێک ئامانجی تری هەبووە بەڵام ئەمانە ئامانجە سەرەکیەکانی بوونە و یەکێکی تریش لە خاڵە سەرەکیەکانی کە هەمیشە جەختی کردوتە سەری و لە سەردەمی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشدا هەمیشە ئاماژەی پێکرد بابەتی گرانی نرخی شتومەک بوو و هەروەها ئامانجەکەی ئەوەیە نرخی شتومەک ئەرزان بکرێتەوە و هەروەها پێداویستەکان با بڵین لە توانای خەڵکدا بێت. بەڵێ هێرۆ ئەمانە خاڵە سەرەکیەکان و وەکو ئەرچی بەڕێوەبەرایەتی دەستکراوە بە کامیان هەتا ئێستا. بڵێن کۆمەڵێک بابەت دەست پێکراوە هەر لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆک ترامپ لە 20 مانگیەکەوە ژمارەیەک با بڵین بڕیاری سەرۆکایەتی مۆر کرد کە بڕیارە سەرۆکایەتەکانیشی زیاتر بریتی بوون لەم بابەتانە بابەتەکانی با بڵین ئاسایشی سنوور بوو کە چەندین بڕیاری سەرۆکایەتی مۆر کردووە و دەستکرا بە گێڕانەوەی ژمارێکی زۆر لە کۆچبەرانی نایاسایی و ئێستاش هەر بەردەوامە ئەو پرۆسەیە و لەگەڵ ئەوە شایەکێکی تر لە خاڵەکانی کە جەختی لێ کردەوە بابەتی وەستانی شەڕەکان بوو ئێمە دەزانین ئاگربەستی غەزا ئەنجام درا کە بە یەکێک لە دەستکەوتەکان بۆ ئەو خۆی باسی کردووە کێکێکە لە دەستکەوتەکانی ئەو هەوڵی بۆدا کە ئەو ئاگربەستە ئەنجام بدرێ و کاتێکە لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی هەمیشە ئاماژەی بۆوا کرد کە من شەڕەکان ناهێڵم وە دەستی کردووە بە هەڵمەتێکی تر یاخود هەنگاوێکی تر بۆ کۆتایی هێنان بە شەڕ لە ئۆکرانیا ئەمەش ئێستا خەریکی ئەوەیە و بابەتێکی تریش کە سەرنجی دابۆسەری کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەتە ئەمەش بابەتێکە کە بەڵێن لە ئێستاوە دەست بەم بابەتەش کراوە دەست بە کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەتیش کراوە و بە شێوەیەک لە شێوەکان کەمکردنەوەی فەرمانبەرانی حکوومەت تاوەکو با بڵین هەوڵ بدرێت کە قەرزەکانی ئەمریکای پێکەم بکرێتەوە. هێرۆ لەگەڵمانە بمێنەرەوە دەگەڕێمەلا دەچینەستانی کالیفۆرنیا لەوێژ دکتۆر قارەمانمان لەگەڵە. دکتۆر قارەمان ئەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونێ بە یەکسەر بچ بە پرسیارەکەم سەنگی ئەم یەکەم وتارەی سەرۆک ترامپ یا نەگەر سەرۆک ترامپ سەنگی یەکەم وتاری سەرۆکی ئەمریکا جا لە هەر کاتێکا بێت دوای دەست بەکاربوونی زیاتر دەکەوێتە سەر چی؟ ئەم وتارە جیاوازە لە وتاری ئەوەی کەوا ئێمە وەکو بە شێوەیەکی ئاسایی زۆرجار چاوەڕێ دەکەین. ئەمە وتارێکە دەتوانین بڵێن داهێنەری یەکەمی یاخود با بڵێن بە شێوێک لە شێوەکان ئەوەی زیاتر جەختی لەسەر کردوەوە لە سەردەمی ڕۆناڵد ڕێگانەوە زیاتر ئەمە پەرەی پێدراوە بەڵام بە شێوەیەکی ئاسایی ئەمە زۆر جارە بینین کەەوە هەردوو بەشی کۆنگرس کۆ دەبنەوە بۆی گوێ لە وتارێکی گەورە بگرن کە ئەم جۆرە وتارانە لە خودی خۆی سەرچاوەکەی لە دەستوری ئەمریکاوە هاتووە کە گرنگێکی گەورەی هەیە بۆ ئەوەی بەڵام ئەم وتارەیان جیاوازە بەهۆی کاتەکەەوە
کاتی ئەوە نادا تەنها گرنگجی لەسەرەوە دەکاتەوە کەەوە بەرنمەکانی سەرۆک چۆنی دەبێت لە داهاتوودا، چونکە ئێمە لە بیرمان نەچێ کە سەرۆک سەر ڕای بردنەوەی هەڵبژاردن لە بەردەم کۆنگرێسێکی نەئاساییدا هەرچەندە هەردوو ماڵەکەی بردوتەوە، بەڵام بە هۆی ژمارەی لێک نزیکیەوە لەوانەیە زۆر زەحمەت بێ بۆ نمونە یاسایەکی گرنگی وەکو بودجە تێپەڕێن لە کاتێکدا ئێمە نزیکەی 1700 یاسامان ئێستا لە کۆنگرێسدا کە پێویستیان بە تێپەڕاندنە یاخود تێپەڕێنراون. کەواتە ئەمە دەگێت ئەوەی کەوا بۆی لێرەدا سەرۆک جەخت بکاتەوە لەسەر پلانەکەی و هەوڵی ئەوە بدا کە ئەم شتێک کە پێی دەڵێن با بڵێن ئاشتەوایی بودجەکە چەندین جار لە ساڵی هەفتاکانەوە داهێنراوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زۆری نەژ نەبێ، بەڵام بتواندرێ ئەم شتانەی کە پەیوەندی بە داهاتوو بۆ نمونە خەرجکردن و قەرزەوە هەیە کە پێویستە بۆ بنەما سەرچەکانی حکومڕانی تێبپەڕێندرێ کە ئەمە زۆر گرینگە بەڕاستی لە ئێستادا بۆی بەم شێوەچکە دۆنالد ترامپ خۆی ئەزمموی هەیە لەگەڵەوە یاسا گرنگەکەی سەبارەت بە کەمکردنەوەی باج بەم شێوەیە تێپەڕاندووە و خودی سەرۆک بایدنیش یاسا گرنگەکانی سەبارەت بە پاکێجی ئەوەی دوایی با بڵێن کۆڕۆنا هەر بەم شێوازە تێپەڕاندووە. دکتۆر قارەمان وەک بارێکی باو پاش ساڵێک لە دەست بەکاربوونی سەرۆک وتارێکیکە بە هەمان شێوە لە بەردەم هەردوو خانەی کۆنگرێسدا پێشکەش دەکا ئەم وتارەوە ینی بەوە ناسراوە کە پێی دەگوترێ State of the Union، یعنی وتار لەسەر ڕەوشی وڵات چ جیاوازیەکەیە لە نێوان یەکەم وتاریە کە بە State of the Union ناودێر ناکرێ لەگەڵ وتاری State of the Unionدا. جیاوازی ئەمەی کە جەنابەت باست کرد بەڕاستی زۆر گرنگە، چونکە دەستوری ئەمریکی پابەندی سەرۆکی ئەمریکای کردووە کە ناوبەناو بێتە بەردەمی کۆنگرێس و جۆرج واشنگتنیش بە هەمان شێوە ئەم شتەی کردووە، بەڵام جاران بەم شێوەیە نەبوو. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە دەبینی بە ناوی کۆمیدیای سیاسی بەڕاستی لەوە ڕێگوڕیشەی گرتووە، چونکە و کاتێککە جۆرج واشنگتن بۆ نمونە پەیامەکەی هێنا بەردەمی کۆنگرێس بەشێکیان لێ وەرگرت و کردیان بە کۆمیدیا و تا ئێستا بەردەوام بە کاتێک کە سەرۆکی قسە دەکا بینین لایەنی کۆمیدیشە لەگەڵ. بەڵام گرنگەکەی ئەوەیە کەسێک دێ بە ناوی وەردرۆ وۆرسن کە خۆی دکتۆرای هەیە لە سیاست و مێژوودا، پێی وایە کە وەکو سیستەمی بەریتانی پێویستە سەرۆک بێتە ناو خودی کۆنگرێسەوە قسە بکە. زۆر جەختی لەسەرەوە کردەوە داشێنەوە بۆی هاتنی تەلەڤیزۆن و ئەمانەوە ئەم وتارە بوو بە وتارێکی زۆر گرنگ بە شێوەیەک دوای وتاری دەست بەکاربوونی سەرۆکی ئەمریکا، یەکێک لە گەورەترین وتار و مەڕاستیمەکانە لە ئەمریکا کە خەڵکی بۆ بان دەکرێ و کەسی بیانی بۆ بانگ دەکرێ و زۆربەی کەسایەتی گەورەکانی ئەمریکا و ئابێ بە مەڕاستیمێکی گەورە کە لەوێدا جەخت دەکاتەوە لەسەر یەکپارچەی وڵاتەکە و ئەجێندای سەرۆکەکە کە چۆن کاری کردووە لە پێشووتردا و چۆن توانیوێتی ئەو بەرنامەی کە دەنگدەرانی ئەمریکا متمانیان پێداوە لە ماوەی ئەم ساڵەدا توانیوێتی بەدی بهێن. دکتۆر بۆ خۆ دەزانی ینی لە سەروەختی هەڵمەتەکانی هەڵبژاردندا دابەشبوونێکی بەرچاو هەبوو لە ناو کۆمەڵگەی ئەمریکاییدا، دابەشبوون بەسەر دوو لایەندا. ئایا سەرۆک ترامپ ئەتوانێ ئەستی ئەو دابەشبوونە کەم بکاتەوە یا چۆن؟ جۆ بایدن پێشتر پەیمانی دابوو بەڵام نەیتوانی. زۆر ڕاستە، بەڵێ جۆ بایدن بەڕاستی بەهۆی ئەوەی کەوا تۆمەتبار کرا بەوەی کەوا زیاتر لایەنگری ئەجندایەکی پێشکەوتوخوازی کرد و حکوومەتێکی لایەنگرانەی هەبوو. ئەمە لەلایەک وە لەلایەکی شۆڕ ڕەوشی ئابووری وەکو ئێمە دەزانین ڕەوشێکی زۆر خراپ بوو بەڕاستی. ئەم ڕۆژە وای کرد لە ڕووی هەڵاوسان و نرخەوە کەوا زیاتر ئەمریکەکان متمانەیان نەمێنێت دابەشبوونەکە پۆڵتر بێتەوە و دیموکراتەکان بە بەرپرسی یەکەمی ئەم ڕەوشە بزانن. و لەلایەکی تریشەوە سیاسەتی دەرەکی تەنانەت ئەو کۆمەلگا و خەڵکانەی کەوا بە هاوتەری بوو پاڵپشتی دیموکراتەکان دەنەرە بۆ نمونە موسڵمانەکان، عەرەبەکان یاخود کۆمەڵێک گروپی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای کردکەوە خۆیان کامپین دژی جۆ بایدن دروستکەنەوە. لە ڕووی تەندروستیشەوە پێیان وابوو کە جۆ بایدن ئەم بارە تەندروستی نییە کە بتوانێت سەرکردایەتی یەک ڕێزی وێچێتی ئەمریکا بکات. لەلایەکی ترەوە دۆنالد ترامپ هاتووە پێی وایە کەوا ئەو دەتوانێت یەک ڕێزی ئەمریکا لە ڕێگای ئەوەی کەوا ژیانێکی شایستە کرد بۆ هەموو ئەمریکیەکان دروستکە، بۆ نمونە نرخ کەم بکاتەوە و گرنگێکی زۆر بدا بەوەی کەوا کار و کارگەی ئەمریکا ئەولەویاتی هەبێ لە ئەجندا و نەکەرەوە ئەجندای خارجی و سیاسەتی دەرەوەی ئەمریکاش لەسەر بنەمای ئەولەویەتی با بڵێن ئەمریکا بێ و لە پاڵ ئەوەشدا بۆ نمونە ئەبینی لە توند و تۆڵکردنەوەی سنوورەکان و هەروەها
گرنگجیدانی زیاتر کەوا پارەی حکوومەت زیاتر بۆ هاونیشتمانی و هاوڵاتیانی ئەمریکا بێ نەخود بۆ خەڵکی کۆچبەر لە پاڵ ئەمەشدا هێزێکی سەربازی پتە و دروست بکە کە سیمبولی بەهێزی ئەمریکا بێ و تەنانەت ئەم ڕۆژانەی کە بە ڕۆژی با بڵێن نیشتیمانی ئەمریکادا دەنرێ بە شێوەیەکی جیاوازتر یادیان بکرێتەوە کە ببێتە مای یەک ڕیزی یەکێ مای گەلی ئەمریکا ئەم دوو ڕایە جیاوازە هەیە بەڕاستی ئیتر هەر ڕایە و لایەنگران و هەوادارانی خۆی هەیە و کاریگەری خۆشی هەیە و ئێمە ئەزمموی جۆ بایدنمان دیت بەڵام بەبێ بۆ 4 ساڵی دۆناڵد ترامپ چاوەڕێ بین بزانین ئایا ئەو دەتوانێت یەک ڕیزی و یەکێتی گەلی ئەمریکا بەدی بهێنێ بەو شێوەی وەکو خۆی بانگەشەی بۆ دەکات بەڵام دکتۆر خاڵێکی ئەجگار گرنگە بەتابەتی لە فەرهەنگی ئەمریکادا کاتێک کە ئەم وڵاتە ڕوبەڕووی ینی با بڵین مەترسیەک دەبێتەوە کاتێک ئەم وڵاتە ڕوبەڕووی کێشەیەک یان قەیرانێک دەبێتەوە هەز ناکەی ئەو جیاوازیانە بە تەواوەتی وەلاوە دەنرێن و ئەمریکا دەبێتە پێشەنگ لە هەموو بیرکردنەوە جیاوازەکانە بەڵێ ئەمە وەکو دەزانین لە ئەمریکا شتێکی بەناوی ئازادی ڕادەربڕین ئەم ئازادی ڕادەربڕینە وای کردووەکەوە بۆ نمونە زۆر جار ئاستی جیاوازەکانی ئەمریکا بە شێوەیەکی زۆر قوڵ ببیندرێت چونکە بەهۆی هەبوونی ئازادی ڕادەربڕینەوە بەهۆی هەبوونی میدیایەکی زەبەلاح و زۆر و زەوەندەوە ئەوە برێ کەوا بیرڕایەکی یەکجار دژەیەک لە ناو هەناوی ئەمریکا بەردەوام بەرهەم بهێنرێت بەڵام لە ڕووی ڕوبەڕووبوونەوە بەڵێ زۆر جار لە ئاستی قەیرانەکان دەبینین دەکرێت یەک ڕیزی لە ناو ئەمریکا دەیبهێنرێت لە ژێر ئاستی سەرکردایەتێک بەڵام ئەمیش دوو جارە دوجار پەیوەندی بۆ ئەجندایانەوەی بەڕاستی ئێستا ئەجندایەکەی بەنای ئەجندای ئەمریکا لە پێشینە کە ئەم ئەجندایە لەوانەیە زۆر جار جیاوازێکی قوڵ دروست بکات لە نێوان دیموکرات و کۆماریەکان لەبەر ئەوەی ئەوان هەندێکیان پێیان وایە کە ئەمە خزمەتێکی باش دەکات بە ئەمریکا هەندێکی تریش پێیان وایە ئەمە خزمەتێکی باش ناکرێت ئەم ئەزمونە ئەزمونێکی قوڵە چونکە ئەمریکا خۆی دامەزرێنەری لیبرالیزمی جیهانی و دامەزراوە جیهانیەکانە بۆیە پارێزگاریکردنی ئەم دامەزراوانە و لیبرالیزمی جیهانی وابەستەیە بە هێزی ئەمریکاوە تەنانەت هێزەنا لیبرالەکانیش هەوڵ دەدەن کە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لەم فۆرمە پیادە بکەن بۆیە ئەمریکا پێویستە پارێزگاریان لێ بکات دکتۆر لەگەڵمانە بمێنەرەوە ئەلبەتە لە درێژەی ئەم ڕۆماڵەماندا تەواوی وتاری سەرۆک ترامپتان پێشکەش دەکەین هاوکارمان سیلوان قەجۆ ئەرکی وەرجێڕانی وتارەکەی لە ئەستۆ دەبێ هەتا ئەو کاتەی دەرێنەر ئەو وتارەکە ئامادە دەکا بۆمان دەچمەوە لای ڕۆبین لەسەر پرسی کورد بووین باسمان دەکرد کە چوینە لای هێرۆ و دکتۆر قارەمان پەرسەندنێک لە تورکیادا هەیە پرۆسەیەک هەیە پێی دەگوترێت پرۆسەی ئاشتی ئەمریکا چەندێک پشتیوانیە بەتابەتی ئەم بەڕێوەبەرایەتی داناڵد ترامپ چەندێک پشتیوانە بۆ پرۆسەیە بەرەن تێبیراتێ ڕۆژە یەکێ قەسرە سپی داخێنیەک وەشاند کو پشتوانی دکە پسنا داخیانی ئەجالاندا بوو و دەرفەتێکی بۆ ئاشتی ڕۆژە پاشتر بەک بەرسی بە دەنگی ئەمریکاشی بەزراتی دەربێژێ ئەمریکاشی هەر گوتو بکو گاوێکی باشە یعنی ترامپ بخوا حەز دکە دیلا چێکە یعنی ڕێککەتن لە هەفکردن پەیمانە چێکە و ji bo Amerîka baştir dibe. Tirkiye hevbendekê dur û dirêja dîrokiye Kurcî hevbendin şîrikin Kurdên Rojava di şerê dijî Daişê de û taybetî niha Sûriye ketiye qonaxekin û gelek tirs heye li Washingtonê ku Sûriye ji Beşar Esad rizgar bû lê Colanî hatiye El-Qaîdeye tosa gebertê bîrate eşkerî rexne kiribû Marco Rubio gotibû evna xirab kesin gohartin Esad başa Esad çuye böyle kesek gohatine em şıkı gomanın yani ev revşa Suriye Green derfet çedike ji bo Kurdan ku Kurd Green biminin loma ji morab dikare beje ku Amerikî piştevaniya hewlekî aştiye li Tirkiye dikin çünkü ji bo Amerikî pirsgirêkek keşeyek griftek çareser dibe du aktörên Green ji bo Amerikîya Amerikî pêwîst nabînin navawan da biminin çünkü ji bo Amerika zahmetê derdixiste aliyekê de Daeş xeteriyekî mezin Daiş'te birate çend hefte bere Louisiana New Orleans êrişekî mezin çêkiribû Centcom çend manga hişyarî dide ku Daeş xwezindî dike rekûpektir dike yani Daeş pekî gefekî global gerdonî cîhanî dimîne
دما كرد اشتيك چكن باللي تركيا هذا خاد كرم بدن بتماهي بكرم بدن شر ديج داعشه وداعشين قرتي لزندان بهزار داعشين تندرهن الزندان بن هزن سوريا ديمقراطيك اونا همي مرو دينا برهف تشتكي كو امريكا دخازه ببينه كرد وترك لهورن اشتيك چكن بخا امريكا رسمي فرمي حكومه امريكا نشان دايه كو پشكريت رنگي وهادكه دۆسی داعش دۆسەیەکی ئێجگار گرنگە ئێمە چەند جارێکیش تەنانەت بەر لە هەڵبژاردنەکانیش سەرۆک ترامپ جەختی لەوە دەکردەوە کە هێزە سەربازیەکانی ئەمریکا لەو ناوچەیە دەکشێنێتەوە داعش ئەوەندە بووە بە مەترسی کە ئەمریکا هێزەکان بێڵێتەوە یا هێزی زیاتری سەربازی بنێرێ بەتابەتی بۆ سووریا وەکی پرەنسیپ ترامپ دخوازە هێزên ئەمریکی vekşine, cihane vekşine bine male, ev veki sözeki siyasete helbijartine o yani Avrupa ji bir yer daha kemtir beke le rojlat navin keşeye ki gelek cudaya. Be hampe çünkü istikrar aramiya cihan rojlat navin çedbe. O Daesh rojlat navin derketiye. El-Kaide rojlat navin derketiye. Yani Suriye, Taybeti Suriye kese ki gelek Taybete. Dve temaşevanen me ve ki baş bibinin. بلکل همه جهان لافریقا لاوروپا لشکری خو کم بکه ل روجلات نابین جدایه چون حکومت عراق جن هذا خاص دکه امریکی پلان وکیشن راوستین راگرن درنگ بخن چون حکومت عراق جد ترسه کو جهادی هاتن سوریه بالانس هفسنگی هاتیه گوهرتن yani gelek psporen le Washington'a peşbiri nakın ku hezen Ameriki ji Suriye vekişin belku hin zedetir jibil çünkü Rojlat Rabin gringe Suriye gringe o her bu hame gabadin ji baskır İsrail jibo İsrail Suriye gelek gringe ku Kurt İsrail Kurdan veki hepsengi dibine çünkü Kurt Almanine sekülerin Kurt civateki komalgiye ki peşveriye o dijmanti İsrailiye cihuya nake lomaji yani hem Marco Rubio o hem Mark Waltz hem yakıftına kadar işaret dane ku Suriye kesi ki cihaya cevaze o peyvist Amerikalı Suriye biminin yani az bu kadar çabalanan zor bavuriyayı şova seru Saudayla galab kiriya bu İsrail herwa bu Amerika kam yan metrese gevrekaya Komari İslami İran ya Daesh Komara İslami İran gevretire beguman Juka serok Trump ji maksimum pressure policy yani polisiye zakti heri asta heri berz carakadın zindik kriye gemaru tole o ceza carakadın despe kriye İran ji hem ji erişeke İsrail'e detirse gelek detirse çünkü İsrail ji biryare ku ev erişeku çen mehbere kri bu gelek psporan Ameriki baberdikin sistema beravaniye İran'e gelek lavaz bu ya İsrail zarar ki mezden ya İran'e İranlı de sahne Suriye'de ne maya naha bir dehan salana ve berhinan draf çek hana çekirli Suriye yani hala kadar Suriye İran ne maya jiberveye keşi yani İran jibo İsrail'e hatırı ki pırpır mezine İsrail baberi hek dohaze darbe ki mezden de İran'a bıkı o dema taybeti Trump hebe o revberiye kuvveti Trump hebe Beguman İran gevre hatırıya gevretire o İrancı dibine İrancı bereka Putin dohaze henek mesaj peyaman bot serok Trump dişine ku ev herspun ev acizbuna İran'ı henek gembike Robdi Karabeje de mangen peşiyamede Hint siyaseti ki tundur beraber İran eji çebe işte kusacı pekane mümkün. Komalı siyasete ta esa yani zanyari vurd lebareyan o niye çağrı dekriye zanin le çarmangi da tua çitir rudada Robin Pembaşa zoomi برنامجكما بيننا بولي كونغرس و لوي مراسم مكان نشاني بينراني عزيز بدي Secretary, can't wait to connect with you. You have so much fun. Yes.
بەپێی ئەو دیمەنانەی کە ئێستا دەیبینین گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ چوونەتە هۆڵی کۆنگرێسەوە یەکێک لەوانە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بوو. بەرە مارکۆ ڕۆبیۆ خانمی یەکەمی ئەمریکا ئەویش چووە ناو هۆڵی کۆنگرێسەوە ئەلبەت لەگەڵ میوانەکاندا هەریەکە بەش خۆی میوانی هەیە. هەتا ئێستا کە قسەی تیادا دەکەین سەرۆک ترامپ نەگەیشتووەتە هۆڵی کۆنگرێس. ئەو کاتەی کە دەگا یەکێک لە کارمەندانی کۆنگرێس کە پێی دەڵێن سەرجەن بە دەنگی بەرز هاوار دەکات بۆ سەرۆکی کۆنگرێسی ئەمریکا بەوەی کە سەرۆک ترامپ گەیشتووەتە ئەوێ. جا ئازیزان وەکو لە دیمەنەکاندا ئێستا بەدی دەکەین ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا هەروە ئەندامانی دادگای باڵا سەرکردە لەشکریەکان سەرۆکی سیناتی ئەمریکا کە هەر خۆشی جێگری سەرۆکی ئەمریکایە خانمی یەکەمی ئەمریکا و میوانەکانیشی لە هۆڵی کۆنگرێس ئامادەن. ئەوەی کە ئێستا دەیبینین هێشتا سەرۆک ترامپ نەگەیشتووەتە ئەوێ هەر کە دەگات پاش وەکو بڵێ تەوقەکردن و قسەکردنێکی کەم لەگەڵ ئەوانەی کە دەیانبینێت ئەوجا دەچێتە سەر سەکۆکە و لەوێوە ئەم وتارە گرنگە پێشکەش دەکا هەم بە هەردوو خانەی کۆنگرێسی ئەمریکا و هەمیش بە گەلی ئەمریکا. ڕۆبین یەکێکە لە بۆنە گرنگەکان لە واشنگتن بەو هەموو جیاوازی وەکو لەگە دکتۆر قارەمانیشە باسمان کرد کە هەیە لە ئەمریکادا بەڵام هەموو ئەندامانی کۆنگرێس لەم دانیشتنەدا ئامادەن کابینە هەمووی لەوەیە بۆ چاوەڕوانیش دەکرێت دوای وتارەکەی سەرۆک ترامپ دیموکراتەکانیش وەڵامی خۆیان هەبێت. ڕاستە یعنی لە ئەمریکا گۆدارکردن ئەگەر هەیبیر نەبوونجی گۆدارکردن جودابیری تشتێکی نۆرمالە کۆماری gelek niha bi serbilindin yani îro serokê civata nûneran got ku tiştek ku serok Trumpçêk gotî kiriye ve çil roja de dîrok de nehatî dîtin yani bi awayekî gelek mezin pesna
کریارن سرک ترامپ چاوری سرک ترامپ جباسه executive order را بکه بریارن فرماندار که چابا به دورا ست executive order امضا کریه یعنی کماری دیویژن او نبونا رکوپکی قانون دادمندی مهمی راست کریه اجبر وی که کماری به مورالی که پر برزن گلک خوب باش دیبینن هستیک باش هستیکن ل دموکرات دیویژن بلکو دبین تماشاوان ما دبینه جنن دموکرات کنجن پیوازی رزاسی خوکرنه وکی پروتستو جارادنجی سپی خوکربون و جاره پینک یعنی پنبهی رزاسی پیوازی بخواجی دبیجن سروری قانون نمایه امریکا کتی روشه کی پر خراب ترامپ دبه کارساز ایلون ماسک حکومت رهبه دبه او صاد بیجن ل مرود کاره بشه یعنی دموکراسی امریکا اقواس پیشبرچیه همی اندام کنگرس این هفته گودار دکن بلکه هر زده دیویژن راست نبیجی اوقاز ل ام نابینن شرن کو جهان چدبن او نشرینی نرکوپکی او sana همیتن گودار دکن قدر سروک دگرن و که سروکی امریکا yani ایرو دونالد ترامپ belki سبب کسی که belki پست تم گرانیا و هجابونا و هی مرد بگمان دبینه یەکێک لەو کەسایەتیانی کە ئامادەی لەو بۆنە هێدا نانسی پیلۆسی سەرۆکی پێشووی کۆنگرێسی ئەمریکا راسته نانسی پلوسی لەگەڵ ڕۆژەکە ینی کێشە زۆر هەبوو لە نێوانیان ئەو راسته او نانسی پلوسیش حتی نهایجه نا پارتی دموکرات هزکی گلک مزنه یعنی باندورا و گلک مزنه و پرکشی دبینن یک جور رهبرن پارتی دموکرات tabii ki تقابل بیشه هر نانسی پلوسی گرانیا و هیه و کامراش گاودینه او نشانده بگمان یعنی نانسی جدی دروکا سیاست امریکا و کسی که گلک گرینگ تدیتین سالندراج بکته گوت سرکتی جوات نونران کربو گرینگه yani avcı hatına ve eşit sembolik ki kote godardı ki ve ki posta rezgirtinci kongrese çünkü ev civatçı bu kongrese kongresi ciyeko kanunen Amerika'yı teda ten çekirin gringe o serok buhajı ve ki teci despeke bername de çıkot despeka desrata xada te ku pırcaran pişte salek State of Union gringe lejber komari gelek şanazın gelek pe hoşun ku karın gelek baş hatına çekirin daha dokazın ev axaftın ve gotare belki derfet karbinin ko serok Trump çıkırıya o da demen peşemede çıbıke. چیبکە لە ئایندەدا Mr. Speaker, the President of the United States. ئەمە ئەو دیمەنەیە کە سەرۆک ترامپ دەچێتە ژوورەوە لە کاتی ئەمە ئەو دیمەنەیە کاتێک کە سەرۆک ترامپ دەچێتە ژوورەوە بۆ هۆڵی کۆنگرێز ئەندامانی کۆنگرێز و بەتایبەتیش کۆماریەکان و بەشە لە میوانەکانیش بە چەپڵە ڕێزانەوە پێشوازی لێ دەکەن.
جازیزانمەوەی کە دەیبینین سەرۆک ترامپە لەناو ئاپەڕی لایەنگرەکانیدا لە هۆڵی کۆنگرێزدا دەڕوا بەرەو سەکۆی پێشکەشکردنی وتارەکەی هاوکارم سیروان قەجۆ ڕاستەوخۆ وتارەکە وەردەگێڕێت لەم بەرنامەیەدا و پێشکەش بە ئێوەی ئازیز دەکا ئەڵبەتە لە دوای وتارەکەی سەرۆک ترامپ دیموکراتەکان وتاری وەڵامی خۆیانیان دەبێ بێجگەلەوە وهاش بڕیارە کە سیناتۆر بەرنی ساندەرز بەجیا وتارێکی هەبێ واتە جیاواز لە وتاری یا لە وەڵامی دیموکراتەکان وەکو باز دەکرێت لە میدیای ئەمریکادا سیناتۆر بەرنی ساندەرز وتارەکەی وەکو ئەندامێکی سەربەخۆ پێشکەش دەکا نەک وەکو دیموکراتێک سەرۆک ترام لەگەڵ سەرکردە لەشکریەکان سەرکردەکانی هێزی دەریایی ئەمریکادا تەوقە دەکا بەر لەوەی بچێتە سەر سەکۆی پێشکەشکردنی وتارەکەی و چەپڵە ڕێزانە بۆ سەرۆک ترامپ Thank you. gelek spas. Thank you very much. gelek Very much. gelek spas. It's a great honor. Thank you very much. بەڕوومەتەکە مەزنە gelek spas. برێز سەرۆکی جڤاتە نونەران جانسن برێز جیگرێ سەرۆک ڤانس سەرۆکە خانما یەکەیە ئەمریکا Members of the United States ئەندامی کۆنگرسە ئەمریکی gelek and to my سپاس fellow بۆ citizens, America وڵاتیان is back. ئەمریکا vەگەریایە بەری 6 هەفتەیان ئەس لەژێر قوبەیە vê avahya kongresê rawestiyam û min şevaqa dema zêrîniya Amerîka vegiran ji wê çaxê û pişûn de bûye karekî bêhedan û sivêk ku em careke din dema herî serkeftî di dîroka welatê xwe de vegerîn me çil û sê rojan de gelek tişt pêk anî kop gelek rêveberiyan di 4 salan de yan ji 8 salan de pêk anîne û ev tenê destpêk e.
I return to this از chamber ود گرم و آواهی ایشف داکو جوار راگهم کو و او قناغ زیرین امریکا وگریایه دیانی ما وگریایه سربلندیا ما وگریا باوریا ما وگریایه و خونا امریکی هر برد در مسترد به جهر وقت کدم بیتر the American dream خونا امریکی نای راوستاندن و ولات ما لسر قراغا وگرکیه کو وکوی دیرو که ده نهات یکن دبکو never witness again. قد جارك دن نبينا Never been anything like it. تشتكي وصا نبويا The presidential election of November 5th هل بجارتني سركاتيين بين جي مجداري دا صلاتك بو كو دي چند ده سالان ده نهات بوديتن ام لحر حفت ولاتن دست گوهر گوهرتين كو او يك سركفتنك بو ده كوليجا دنگداران ده we won the popular vote. ام دنگين گاليري بدست خون ده هجمارن مزن بدست خستن Country. And won counties in our country, 2,700 دو حزار to و حفصد 525. و پنجو پنج دورن لسرانسرين امريكا Republican. بتواهی صور بون بتواهیم بون دورن کوماری Now for the first time in modern نوها history, افجارا اکیت دیرو کانو جنده کو بیتر امریکی باوریه بوی اکیتین کو لسریا راستن بیتر جوان کسین کو او دبیجن لسریا شاشن افایا براستی را کورا کسر سرنج راکیشه کو 27 نقطان جدوما روجه البجارتنی ده کو افایا بتنا خویه likewise, به همان شوی small business گشبینیا entrepreneurs saw its single largest کارن one-month بچوک هنه gain کو ever دی یک recorded. مهده یا هری مزن بو او جی به بشداریان برژه چلو یک نقطه زیده تر بو Members are directed to uphold and maintain decorum in the House and to cease any further disruptions. That's your warning. Members are engaging in willful and continuing breach of decorum, and the chair is prepared to direct the Sergeant at Arms to restore order to the joint session. Mr. Green, take your seat. Take your seat, sir. Take your seat. Finding that members continue to engage in willful and concerted disruption of proper decorum, the chair now directs the Sergeant at Arms to restore order. Remove this gentleman from the chamber. Members are directed to uphold and maintain decorum in the House. Mr. President, you continue. Thank you.
Over the past 6 weeks, د شش هفتeyên dawî de min dora 10 fermanên serokatî imzekirine û bêtir 400 dikiryarên serokatî pêkanîne ku em wê rastiyê û ewlekariyê û geşbîniyê û her wiha zengînî û dewlemendiyê li seranserî welatê me vegerînin. Xelkên ku dengê xwe dan me ji bo ez karekî bikim û ez wî karî dikim. in fact, it has Brastî, been stated by many gelek kesan gotine ku meha yekê ji serokatiya me ye is the most successful ya herî serkeftê di dîroka welatê me de ye. by many. And what makes it even more impressive is that Ya ku wê herî bêtir balkêş dibe, nizanin hê hejmardûye kî George Washington yê hejmardûye. Ez nizanim ew li şawayî lê within hours em of pê taking em qebûl the dikin oath em of kêf office, xweş in. I declared a national emergency Piştî in our hefteyê southern border. piştî rojek yan demjimêrekê US ku military and ez border bûm patrol serok to me recall li ser the asta invasion of our Amerîka country. rewşa awrakarî rahatinî ser bi taybet ser sînorê me û ew dagirkiriya di encamê de hejmarên derbasbûnên neqanûnî dê Amerîka gihişt astên xwe herî nizm di asta dîrokê de hejmar û rekorên herî kêm bûn. They heard my words and they chose not to Wan come. Much gotname easier bihîst way. û In wan comparison, biryar da ku under neyên Joe Biden, the worst president berhevî in American hember history. karê Joe Biden ku serokê herî xerab bi dîroka Amerîka de bû rojane yan mehane bi sed hezaran derbasbûnê neqanûnê hin ku di nav wan de gelek tawankar û gelek kesên nexweş hatin derbasî Amerîka bûn. Hatin azadkirin û derbasî welatê man kî vî tiştî dike. And once Ev cara again, pêncayê ku the ez Democrats gotarekê in front of me, pêşkêşî kongresê and I dikim. realize there is absolutely nothing I can say Ez to dibînim make them ku happy niha hinek or to demokrat make pêşiya them min in û bala stand, xwedayî ku smile, or gelek applaud. Nothing I tiştek can tinê ez nikarim bikim ku I could van find a demokratan kêv cure xweş to bikim the yan most bihêlin ku devastating bikenin. disease, a disease Min that ji bo would yekê wipe kar out kiriye ku entire ez nations. We're nexweşiyan announcing hilînim the greatest economy in history. niha bersiva wê yekem bersiva wê yekê dikin ku abûriya welêt baş bikin û her wiha rewş asta tawanê daxînin û ev kesên li pêşiya me û ne li çepka dixin jî ne jî radiwestin û ne jî kêfxweş in tevî ku em gelek deskeftan pêk dînin. Pênc caran ez hatim vê dekê dîs jî xemgîn e tiştekî xemgîn e ku nedibiya bi vî awayî be. So Democrats sitting before me, Demokratên ku li pêş mir û just niştîne this one night, why not îşev join us çima in hûn tevlî celebrating me some of the nabin incredible û wins bi for man re America? van deskeftên mezin pîroz bikin ji bo For Amerîka. the good of our nation, Ji let's bo work together and let's truly başiya make welatê America mekan bi hev re great kar bikin again. ji bo ku bi rastî Amerîka bikin welatekî mezin. Every day my administration is Her working to rojê rêveberiya min kar dike ji bo ku wê guhertinê pêk bînin guhertina ku Amerîka pêwîst e ji bo ku sibe roja ku Amerîka hêjayî wê ye ku pêk bîne û em wê yekê dikin niha dema wê wextê ye ku em xewnên mezin û karên mezin bikin piştî ku ez hatim helbijartin û hatim ofîsê min hemû kar derfetên kar yên federalî rawestand û her wiha min hemû alîkariya biyanî rawestand yan cemidand. I terminated the ridiculous Green New Scam.
من ئەو پەیمانان و یا کەس کە ڕاوەستاند من هەروها ئەس هەروها ژڕێکەفتنیان پەیمانە پاریسێ ڕاوەسیام هەروها ئەژ ڕێخستنا جیهانیە ساغلەمیە یا گەندەڵ دەرکەتم یا من ئەمریکا ژێفەکشاند من هەروها ئەمریکا ژ کۆنسەیە مافێن مرۆڤیا نەتەوەی نێکبووی vekişand. ئەم هەموو ئاستەنگێن ژینگەهەیە بایدن کۆ لەسەر ئەمریکا هاتم و فەرزکردن ڕاوەستاندن یا هەری گرنگ ئەو بوو کۆ مە بریارە ترمپێلن ئەلێکتریکیا ئەمریکا یا کۆڕێڤەبریا بەرێدانی بوو ڕاوەستاندن و ئێدی دەرفەت دێژ بۆ کارên پیشەسازیە لە ئەمریکا بە تایبەت دووارێ شێکردنا ئۆتۆمۆبیلان دە vەگەڕاند. ji bo ez careke din hêzê bidim aboriyama min biryar dayê ku 10 biryarên kevin yan qanûnên kevin hilanî. Di serokatiya mîya yekê de me hinek rekordên ku gelek ji qanûnên ser welatiyan hilanîn me her wiha daxwaz ji ferman daye ku hemû karmendên hikûmetê bi awayekî rojane vegerin karê xwe û eger na ew ê ji karê xwe werin derxistin. Me herwiha bi çekkirina hikûmetê rawestandî wekû nûma ku serokê heyî Amerîka ku rê nede serokeke wê hêza xwe li dijî kesekî wek min bikar bîne. Ew çawa bû ew yek ne gelekî bi şêweyekî baş bû. Min hemû sensorên Amerîka rawestand û min carek din derbirîna azad vegerand min gotara azad li Amerîka vegerand. Berî du rojan min fermanek imza kir ku zimanê îngilîzî dibe zimanê fermî yê Amerîka. Min herwiha min kendava Meksîko kir kendava Amerîka. Herwiha min navê serok William McKinley vegerand û li çiyayê ma McKinleya çiyayê McKinley kir. Min carek din ew nav vegerand. Navekî xweş e. Me herwiha zordariya û qanûna wekheviyê û pirrengiyê li seranserî hikûmeta federal û kerta taybet û bi rastî bi nav ew leşkeriya Amerîka vegerand. Me bi tu nekir. Ji niha pê ve wê welatê me neêdî haydarî van tişta be. Em bawer dikin ku eger tu doktor be yan jî parêzerek be yan kesên ku hêlên asmanî kontrol dike divête li ser behreya xwe were hilbijartin ku bibe ku karekî were bike ne li ser bingeha zayîndeya xwe. Divê tu karekî bistîne li ser bingeha şiyana xwe û dadgeha bilind bi biryareke bihêz û dilêr rê dama ku em vî tiştî bikin. Me jehra wê teoriya nijadê hilanî û her wiha min biryar stendiye ku siyaseta fermiya Amerîka tenê du cender li Amerîkan an ku du zayînda tenê nêr û mê.
I also signed an من executive هەروەها order فەرمانێکە to ban سەرۆکاتی ئەمزە کرد men کۆ from playing in women's mêran sports. qedexe bikin ku di werzîşên jina de bilîzin. 3 years ago, Peyton McNabb, berî sê roja Peyton McNabb high school athlete, one of the best, preparing for a werzîşvanekî werzîşvaneke high school bû lê dema ku maçeke volleyball ya ku tê de dilîst in Peyton's face, causing traumatic brain injury, kesekî gencekî mêr tê dilîst û ku and ending her athletic career. It was di dema yariyê de êrîşê wê kir û ziyanekî dît ku ji wê çaxê de ziyaneke vêtî hetan hat tiştek nedîtiye. Peyton îşev li vir e ji niha êdin wê li ser asta hemû Amerîka nabe ku mêr di werzîşên jinan de bilîzin. û cihê ku wilo bibin wê hemû dirav û alîkariya federal li ser wan qut bibe. Eger tu bi rastî bixwazil hejmara binarin tenê li berê xwe bikinin li boksîng û hilgirtina biran wexta milvê dawiyê dît ku kesekî nêr di 4 saetan dora 5 saetan bi rekoran şikand. Ev yek nerêzgirtin ji bo jinan bêrêziyê ji bo jinan û ne tiştekî baş ji bo welatê me em nema vê yekê qebûl bikin ji niha pişûnde. Tiştê ku niha min got tenê beşekî biçûçik e ji şoreşa me şoreşa diyar û eşkere ku ev yek bûye thîmeke hevbeş ku em nema vedgerin paş. Ji nav pêşîneyên me hey birîng ew in ku aboriya me rizgar bikin û bi awayekî dramatîk û demûstet alîkariyê bidin malbatên karker. Wekû hûn dizanin me karesateke aborî ji rêveberiya berê bi dest xist û di nav de jî kabûseke buhabûnê bû. Siyasetên wan bûn sedema bilindbûna buhayên wizeyê û bû sedema buhayên kel û pelan û gelek pêwîstiyên rojane êdî dûrdest bûn ji bo bi milyonan Amerîkiyan. Em rastî enflasyona herî xerab di 48 salat bûn dibe ku ya herî xerab û di dîroka welatê me be. Wekû serok ez bi awayekî rojane têkoşînê dikim ku vê ziyanê êdî hilînim û careke din Amerîka bikim welatekî ku erzanî lê hebe. Joe Biden bi taybet hişt ku buhayê hêkan ji bin kontrolê derkeve. Em bi hêz kar dikin da ku em careke din buhayê wê vegerînin. Niha karekî baş tê kirin. Baldaneke serekiya têkoşîna me ya kêmkirina enflasyona ew e ku em buhayê enerjî û zêyê kêm bikin. Rêveberiya berê hejmara girêbestên neft û gazê bi rêjeya 95% kêm kir û avakirina boriyan kêm kir heta rawestê ku hatin rawestandin û bêtirî 10 navendên elektrîkê girtin. Tiştekî wilo nedîtiye. Bi rastî me tiştekî wilo nedîtiye. Ji ber wilo di roja min ya yekê di ofîsê de min rewşa awerteya niştîmanî bo wizeyê ragihand. Wekî we bihîstiye min gelek cara gotiye li jêr piyên me gelekî
زیر آوی هیا نها من تیم که هری به بهره آماده کریه کو هر و بکوله ڕێڤەبەریامە هەروها کار دکە کۆ بۆریەکە گازا خۆزایی یا مەزن لە ئالاسکە ئاوا بکە کۆ یەک یا هەری مەزن لە جیهانی بە جاپۆن کوریا باشوور و وڵاتێن دن دخوازن ببن هەفپارێمە وان bi تریلیۆنان دۆلار خەرجکردنە بڕاستی وێ تشتێکی گەلێکی سەرنجڕاکێش بە نۆها دەستور هاتیە داین وەختێک دەردن vê hefteyê ez ê gaveke dîrokî bavêjim ku ez ê madenên girîng û madeyên jêrargiyên kêm dîtî em wan berfireh bikin. Ji bo têkoşîna hember enflasyona em ê ne tenê buhayê enerjîkên bikin lê em ê her wiha rê li ber xerçkirina şaştiya pereyên ku welatiyên Amerîkî yên baca didin kêm bikin. Ji bo wê yekê min ofîsa doj damezrandiye belkî we pê bihîstiye. Ku Elon Musk serkêşiya wê dike ku ew jî îro li vir e. gelek spas îlan ew gelekî kar dike ew ne pêdiviyê vê yekê bû gelek spas spasiya te dikin her kes spasiya te dike heta kesên li vî alî jî ew tenê naxwazin mikur werin guhdariya wan pereyên zêde 22 milyar dolar ji وەزارەتە ئەسکانê 45 ملیۆن دۆلار ji bo welatên wekû Burma. Kes nizan ev peraya bi kur diçe, kes nizane ev program çi ne. 8 milyon dolar ji bo piştgiriya kesên hevregez paz li welatê Lîsotho welatê ku li Efrîqayê ku sîpê nebihîstiye 6 milyon dolar ji bo hinek programên li Amerîka nawerast 8 milyon dolar ji bo ku em mişkan dikin bê cender. 32 milyar dolar û her wiha 10 milyon dolar ji bo firnetkirina mêran li Mozambîk. 42 milyon dolar 24 milyon dolar 1.9 milyar dolar ji bo kêmkirina yan firnekirina karbonê ew pere di kêlika dawî de hate derbazkirin ji aliyê jinekê navê Stacey Abrams 3.5 trilyon dolar ji bo programên masîgirtinê û her wiha programekî din 14 milyon dolar li Malî û her wiha programek ji bo اوتێلên ji bo koçberên neqanûnî li New Yorkê 250,000 dolar ji bo berhinek bernameyên li Zambia 42 milyon dolar ji bo guhartinên rabûniştên li Uganda 14 milyon dolar ji bo hinek bernameyên li Sirbistanê û her wiha bi milyonan dolara ji bo
بەرنامەیەن فێرکردنێ لە وڵاتێن ئاسیایێ know what we're doing. Should use it ourselves. And $101 million Oh. for DEI contracts at the Department 101 ملیۆن of دلار Education. ji Most bo never paid. Nothing even like it. Under the Trump وەزارەتە administration, all of these پەروەردەیە scams. li jê rêveberiya Trump wê ev hemû bernameyên sext e Talk about them. werin rawestandin. Many more Bernameyên have been şaş. found out and exposed and Gelek swiftly terminated bernameyên by din very hatine dîtin intelligent, û mostly yekser young hatine rakiriyan hatine hilanîn piraniya wan grûpeke kesên genc in ku hundreds of serkeşiya billions of dollars kîma Trump li doje ku bi milyaran dolar pereyên bernameyên sexte dîtine û rawestandine. And we've taken back the money and Ma ew reduced our pere debt to vegerandin fight inflation and û other em pê qerzê xwe kêm dikin ji bo ku em me gelek ji wan perevegerandî ku em pê rêjeya enflasyonê daxînin. Ev tenê destpêk e accountability office ofîsa berpirsyariya ya hikûmetê annual fraud of over texmîn $500 kiriye billion in our ku nation. salane 500 milyar dolar hene bi xerciyên sexte em kar dikin ku wêkê rawestin Probable em fraud in her the wiha Social Security program di nav bernameyên ewlekariya civakî de gelek and people that we love. kiryarên xirab hene. Believe it or not, government databases list Bawer 4.7 bike million Social yan na Security members. bi milyonan kes hene Aged 100 kesên to 109. ku temenê wan 100 saliyan bêtirî 100 salî heyan 109 salayî. It lists 3.6 million people Di nav from de ages 110. 3 milyon kes hene ku temenê wan 110 sal heta 119 sal ye. But not quite that elderly. Ezanim gelek kesên temel mezin hene bes ne mezinê 3.47 wî million awayî. people from ages 120 to 129. 3.7 milyon kes 3.9 million people from ages 3.7 130 to kesên ku 139. temenê wan 130 bêtirî 130 salî ye. From ages 140 to 149. û bi milyonan kesên ku temenê wan bêtirî 140 salî And we're û searching right gelek now. cara pere tên dayîn van kesan. Good luck. You're going to find it. Niha em li wan kesan digerin em li wan peran digerin gelek pere hatin dayîn Just keeps getting paid and ji ber ku paid. ew pere tê dayîn Really belkî hurts got kes nizane ew pere bi Social ku diçe. Security and hurts our country. Ev yek 1.3 ziyanê million li people from bernameya ages ewlekariya civakî dike. 150 and over 130,000 people, according to the 133 milyon Social Security kes databases, li gor are aged bingehên over datayên 160 civaka years ofîsa old. civaka We have a Ewlekariya healthier country than civakî. I thought, Bobby. hene. Me digot belkî civaka me welatê me welatekî saxlemtir be. Including, to finish, 1,039 people between the ages of 220 and 229. One person between the age of 240 Yek and kesek hebû 249. temenê wî And one sad person is listed kesek at hebû temenê wî 360 years of age. 306 sal More bû. than 100 years. More than 100 years older than our country. 100 salî ji welatê me mestir e. But we're going to find out where that money Lê em ê goes. bizanin ka ew perana bi And ku it's not going to be pretty. diçin. By slashing all of the Wê fraud, ne waste, tiştekî and xweş theft bi we can wexta find. em van We'll defeat inflation, sextekariyan bring down mortgage derdixin rates, em ê lower her car wiha payments, biriya wê grocery prices, rêjeya protect our enflasyonê seniors, kêm and put more bikin û buhayê kelûpelan kêm bikin û bêtir pera têxin bêrîkên malbatên Emerîkî. And today interest rates took a No beautiful îro drop. rêjeya zêdebûnê gelekî And daketiye in xwarê. the near future, I want to do what is Di not been dema done in bêde 24 years. dema nêzik dest Balance the federal budget. We're going to em ê budceya federal wek hev bikin.
With that goal in mind, we have developed بوێ a ئارمانجێ what we are ما calling the gold تشتێک card. پێخستیە مە Goes on sale کەرتا universally. زێرین For $5 million, دەستخستیە بە we 5 will ملیۆن allow دۆلار successful job ئەمێڕێ creating بدن people from all over کەسێن the world کۆ who هەری already have ئاواکی the US سێرکەفتی کاران بەدەست دەخینن like کۆ a green card, but وەرن ئەمریکا و better and more ئەو وەک sophisticated. کەرتا کەسکە ئەنکۆ گرین کارت لێ باشترە And these گەلکی people will have to پێشکەتی pay ترە tax in our country. وێ ئەف کەسانە باجێ لە وڵاتی me بدن لوان وڵاتە نادن وێ ڤر وان وڵاتە بدن وێ وەرن vêdekê derfetên karan peyda bikin û baca bidin û gelek kesan ji zanîngeha bidin û pera bi wan bidin ta ku ev kesana li Amerîka bînin li şûna ku ev kesana werin ji Amerîka derkevin. Biriya vêyekê wê gelek derfetên kar werin peyda kirin wê kampanî werin holê li şûna kesên tawanbar kesên ku kuştin kirine û tawan kirine li şûna wan kesan Demokratan û rêveberiya Biden sînorê Amerîka vekir û bê heman siyaseta ku rê da ku welatê me were wêrankirin nûha em wan kesan tînin ewên ku wê gelek pera bidin Amerîka biriya wan pera em ê qerzên xwe kêm bikin. Amerikan destsaladdariyek daîme ku em karin guhardineke mezin pê bikin. Bêtirî sed salî ye bîrokratiya federal gelekî mezin bûye û bûye sedem ku kêmbûneke di abûriya Amerîka de peyda bin. Li vî welatê ku gelek derfet hebûn niha gelek di nav wan qanûn û qerzan de fatisîne. Gelek biryarên ku hatin estendin niha hejmareke mezin ya karmendên federal hene ku kar nakin rêveberiya min niha wê bürokrasiyê berpirsyare derxîne û wê demokrasiya rasteqîn li Amerîka vegerîne. Her bîrokratekî federal ku ji bo vê guhertinê li ber xwe bide wê yekser ji karê xwe were derxistin. Ji ber ku em vê deverê paqij dikin ew rojên kes bîrokratên ku nehatin li hilbijartin desthilat bin êdî bi dawî bûne. Di qonaxa bêya plana me ew e ku em abûriya herî mezin di dîrokê de pêşkêş bikin ew e ku ev kongres kêmkirina bacê derfeta kêmkirina bacê bide her kesî ew amade ne û li hêviya we ne mebesta min ne komarîn mebesta min aliyê destê rastê ne ew kesên demokrat ez bawer nakim ku heger hûn vêyekê erê nekin ez bawer nakim ku xel care din wê dengê xwe bidin wan ez vêyekê ji wer dibêjim ez zanim kesên vî rexî an ku komarî wê dengê xwe ji bo reformên bacê bidin. Gelek spas. Ew ê beşekî mezin ji plana me ye. Me serkeftineke mezin cara pêşî bi dest xistibû û niha jî em dixwazin ku kêmkirinên bacê li seranserê Amerîka werin kirin. Bi taybet ji bo Amerîkiyên ku ziyaneke mezin ji alî enflasyonê dîtin em naxwazin ku baca daneynin ser sûdmendiyên kesên bi temen mezin û her wiha kesên ku bi awayekî rojane dixebitin yan jî kesên ku overtime dixebitin. Ez her wiha dixwazim pereyên lêser faydeyên bo trimpêlan lê kêm bikim lê tenê ji bo wan trimpêlên ku li Amerîka tên durustkirin.
And by the way, we're going to have growth in the auto industry like nobody's ever seen. ود سكتورا شكرنا ترمبيلا دجي قال لك بيش كتن ورد شكر انه ها قال لك بيمان ركفتن تين امزكرن اف تشتكي باشا مثلا جمركي قوتنك باشا او لقال هناك سياسة دن ويري بدن سكتورا اوتوموبيلان قال لك بكيش بخن باوايكي قال لك برتشاف بكن وانا قال لك كيف خوشن كسين دوي سيكتور ده جنو هذا هجمارك كامبانيين ترمبيلا و قال لك كامبانيين وكو نمونا هوندا راجهانكو اوي بنجهك خايان ارجهك خال الولايات انديانا ذكك ويك جي هري نول سرانسري جهانيه. And this has taken place since our أفيك وكو سركفتنك روجا بينجي مجداري أف روج وروجك جروجن هري جرين بند ديروكا ولاتي مدى وكي بشك شكيم كرنا باجي أم دخوازن باجي لسر همو برهمين كل هندري أمريكا تنكرن كيم بكن وحتى ما هي يكي 10,000 تشتين كوج 10,000 وبيستو بينجا وفرفا هاتنا تشكرن وأفيا كببا سداما وأبوريا ما ببا هري سركفتي وكو كوچاوا كو قرر من سروكاتية يا هري باش اگر تو برهمن خوال امریکا چنکه لجر ریفبریا ترامپ تی گمرکی دینه تی گمرکی بده ده هنک حالت انده تی گلک آبدنده گلک ولاتان گمرک لدجی مبکار آنینه انها ای دی دم آمیه کو املوان لدجی ولاتین دن بکار بینن وكو ريجا يكيتيا أوروبا چين برازيل هندستان مكسيكو كندا وهجمارك دنيا ولاتن دن ريجين بلندية جمركي لسر ما فرز دكن قلكي بيتريين كو أم لسر وان فرز دكن هندستان جمركي برجيا بيترش صدي لسر ما فرز دكا وهروها تشيني بدقات لما فرز دكا كوريا باشوجي 4 قات بيترجما جمركي لما فرز دكن وأم قلك علي كارين لشكري بيشكشي كوريا باشور دكن لي افتش تشيد به افاش آلیه دجمن و هوالي من تشيد به اف سيستم نداد من ده همبر امريكا و بريجينا وصاب جبر ولو جو بيستي دوه نيساني متخصص يكي نيسان في راك هذن لي نتخصص او دوي روجي دابا روجاكو دروي نيساني من نتخصص دوي كي دراغ هينم لي امد دوي نيساني ده راغ هينن امي جمركين وكهف راجهينن أو شقويس جمركي همبر مدين أمي جي جمركي لسروان راجهينن أو شباجي دين همبر ما أمي جي باجي دين سروان اگر او جمركين بيبرا لسر ما فرض بكن داكو ام درباسي بازاري وانا بن أمي جي آستانگین نه دارایی لسر وان و جوا لسر بازار وان دینن امی بتریلیونان دلاران ببن و قلک درفتن کار وکن کو مقت ندیتن من بقل چینه ولو کریه وکو من بریجی ولو کریه با ریفبریا باید نکاری بافتشت کربا اویا بدهن سالان قلک ولات سودیج ما دگرن روشا ما استغلال دکن جنها وشون ده ام نماد هيلن أفيك ببا قال لك تشتاتي قوتن وان سيما هاند درباري مكسيكو كندا لي كيم كيرنك آبوري لقل هردوان يا هري جرين وان ريدايكو فانتانل برجين مزن درباسي أمريكا درباسي ولاتي مببكو بصدان بو هزاران قال لك هسين جنج قال لك مالباتان دا بويا سدما كشتنا وان براستي قال لك آلي كارين حكومتي ب100,000 دلار ام ددن وان ب100,000 مليار دلار ام ددن مكسيكو كندا لي جنها بشون ده امريكا نما في كيدك
Thanks to our America First policies, we're putting بخيرة into place أجندية أمريكا $1.7 بيشي trillion سياسة وي of new ما investment in يك America in just the past few weeks. يك مليار Combination of the ونيف election خستية and our economic policies that people of وسياسة SoftBank, one of the most brilliant anywhere in the آبوريدة world, announced a $200 billion investment. ما OpenAI دو and صد Oracle مليار دولار وكو برهنان announced جگل كسان سران $500 سر جهان billion راگ هاندني investment, which they wouldn't have done if أف Kamala وبرهنان had won. ندبو Apple أجر كامالا announced هاريس سر كتبا $500 billion investment. Tim Cook called Tim me. Cook He said, I cannot spend it fast enough. It's going to be بين much صد higher than that, I believe. مليار دولار وكو Building that وبرهنان plant راگ serum هاندن instead of in China. And just yesterday, نافن دين خول فيدا Taiwan, كرانج لشونا semiconductor, تايوان the biggest in the world, دو most لتايوان powerful in the أو world, كامبانيا سيمي has a كوندكتور يا هري tremendous مزن amount, ويا هري 27% بهز of the لأمريكاية market, announced a $165 billion investment to build the most powerful chips on earth right here in the و USA. نافن دا خويا هري مزن ويا هري بهز سر جهان سر أصلا جهاني بنرخي 165 مليار دولار لفر أمريكا آفا بك And we're not giving them any money. Your CHIPS أم Act تبرا is a نادن وان horrible thing. We give hundreds of billions of dollars. قانونا تشب صان لفيدكي نايتو واتيا وانا قلك بريما وردقرين بيكو وان خرج بكن لنها ام تبرا نادن وان نها يجبو جرينج بوان اوكو اوتين فيدكي بو جمركي ندن ام ناخوازن تبرا بدن ام تنيت خوازن باراستنا خلقي خوا وكارين خولفر بكن بيرلو قفاكو او كال لأمريكا ورن شيكرن ايدي جمرك سروان ناي فرس كرن برز سروكي جواتان دوهون ويكي بكار بينن جبوكو هون آستا يان رجيا قرزان كيم بكه سیاستك نويا بازرگانية دي هروها جبو جوتكارن أمريكي قلكي باش بس برج جوتكارن حزدكن أو إنها لبازار أمريكا برهمين خو بفروشنش برقول فيدك كس نكار ركبريه يعني هفركي القلوة بك جبركو أو برهمين كو جوالاتين دنوج كامبانيين دنتين أو نا برهمين باش و كنترول كرينا قالك جاران خرابن بيسن أو يك زياني لأمريكا ديك جنها وبشون دا سياسة تامية بازرگاني أو جد يك دوين نيساني دا وجود كارين ما ايدي كاربن كو بيتر برهمين خول أمريكا بفروشن بري أف يك بتشينير بو ذيب هم بهنا خوب مرف رابكن وأف ريكفتن يا أف بيمانك باش بن برزقريك أو بوكو دما بايدن دا بنرخي 5 مليار دولار بريار بو أوبرا هاتبانا لي بايدن أو بيكنا أو بجينا آني لي نها روشاتيه جوارتن جبو جودكارين ما نها قناغة كخوش ودس بك از جوا حزدكن من هروها جمركا برجيا 25 صدي لسر بولا والومنيوم و مادة اندنين هسيني فارس كريم لأجر تنبه اگر اف مادة تنبن و ولاطي ما تنبه ايرو كاركركي شولاتا ألاباما لفره جيف دينارد او بويا 27 سال كو همان كاريل كمان كارجه كاردك او في كاري ريداية كو وكو خبخش ل دايرة اگر كشتني لور كار بكو 7 زارو كان خودي بك كاركي قالكي باشا باس قالك سباس جيف قالك سباس
Stories like Jeff's remind us that چیرۆکên tariffs وەک are جەف not just تینم about بیرامە protecting کۆ گومرک American نەتەنێ ji بۆ پاراستنا کارên ئەمریکا لێ هەروەها ji بۆ پاراستنا گیانê وڵاتê me ye. گومرک دەربارê ku ئەمریکا careke din dewlemend be ku ئەمریکا carek din bihêz bibe û ev tişt çê dibe û gelekî bilez çê dibe. Belekî hinek asteng hebin lê tevî wan jî wê ne gelek bin. Na ev tişt çê nabe. Bibîne Biden em bibin ku em birin astên herî nizim. Jeff ez xwazim spasiya te bikim ez her wiha xwazim pênasînê bi kesekî din bikim kesekî ku alîkariya civata xwe kiriye. Xanima yekê ya hêja xanima yekê ya Amerîka. Melania karê wê gelek encamên baş destxistiye hiştiye ku nifşên nû yên rêberên welatên me ku bi awayekî bihêz derbasî Haley Ferguson ku sûd ji bernameyeke xanimeyekê dît û ew niha amade ye ku perwerdeya xwe dawî bike û bibe mamoste û her wiha Alston Berry ku ew bi xwe bibû qurbaniya wêneyeke deepfake niha Senatoyê qanûnek derbas kir û ev jî karekî baş e. Gelek spas bû her kesî. Spas. And thank you to John Thune and the Senate. Great job to criminalize the publication. Spas bû John Thune ku qanûna tawanbarkirina online imza derbas bike pesend bike. Ez ê wêyekê bikar bînim, ez ê wê qanûnê bikar bînim ku ji bo xwe jî bikar bînim ji ber ku ez jî gelek spas bo Senatoyê. Lê eger em xembarên zarokên Amerîkî bin tiştekî girîngtir tune ji wan parastina sînorê Amerîka. Di 4 salên dawî de bêtirî 20 milyon kesên bi awakî qaçaxî derbasî Amerîka gelek ji wan kesên tawanbar bûn, kesên xirab bûn ji seranserî cîhanê ji ber ku Joe Biden siyaseta sînorê vekirî bi rê ve dibir û niha ev kesa na di nav welatên niha di nav civakên me de ne di nav welatê me lê em bi lez û bez wan derdixînin. Ez her wiha dixwazim spasiya Tom Homan û Christie û her wiha kesên pasdarên sînor û her wiha ajansa ICE karekî gelekî baş dikin. Ajansên cîbicîanîna qanûnê divê em li wan miqate bin. Sala borî a brilliant 22-year-old nursing student named Laken Riley xwendekarek 22 salî bi navê Laken Riley ku zîrek bû di pola xwe de û niha li zanîngeha Georgia dixwîne. Wê rojê ew bi awayekî hovane rastî êrişekê hat û hate kuştin. Laken ji kesekî koçberekî neqanûnî hate kuştin. Ew jî ji ber siyaseta sînorê vekiriya Biden derbasî Amerîkê bû û li Amerîka ma ji ber siyasetên têkçûyî siyasetên têkçûyî wê rêveberiyê ma ji wê çaxê hat girtin û piştî we hate azadkirin ku li bajarekî demokrat bû hatwir hate azadkirin berî ku jiyana wê keça genc. Îşev dayika Laken û xwişka wê Lauren li vir in bi me re ne.
Last year, I told Lakin's grieving parents that we would ساڵا بوری ensure مژ their دێ و بافێن dinner لێکن would not گوت have کۆ died in vain. منێ پشتڕاست That's کردبا و why ئەمێ the پشتڕاست very بکەن کۆ first bill I signed into law کەچاوان was بێ سوج your 47th نەچە president mandates the بەرولۆ نها detention of all سەرۆکێ وێ dangerous چل و criminal هەفتەمین aliens, قانونێکی threaten مزەکریە public safety. کۆ وان Strong, powerful هەوانباران دەرخینە ئەوێن کۆ زیانێ لە جڤاکە مە دەکەن ئەوەیە قانونێکە گەلێکی بەهێزە. It's called the Laken-Riley Act. ناوێ وێ قانونا لیکن لاریە بەرولۆ لۆرن و ئەلیسن ئەوێ ئەمریکا قەت کەچاوەش بیر نەکەم. Thank you very much. گەلێک سپاس. Since taking office, my ji dema ku ez hatime ser karê xwe rêveberiya me tepeserkirina herî meziniya sersînor û koçberiyê di dîroka Amerîka de dest pê kiriye me karî bû hejmara kesên ku derbasî sînor dibûn bi awayekî neqanûnî derbasî sînor dibûn me hejmara wan gihişt gihand astê herî nizin di dîrokê de. The media and our friends in the Democrat Party kept saying we needed new دەستگەهێن legislation. ڕاگەهاندنê û hevalên me di qanûn di Partiya Demokrat de her digotin ku divê qanûn pêwîst be ji bo berevaniya sînoriyan ji bo parastina sînor lê hate xuyakirin hate holê ku tişta ku em pê divî bûn serokekî nû. Thank you. gelek spas. Joe Biden didn't just open our Joe borders Biden and ne flew tenê illegal sînorê me vekir aliens ê over her them wiha to koçberên overwhelm neqananî schools, hospitals and communities throughout the country. şand serenserî Entire towns welatê like me Aurora, Colorado, gelek and Springfield, Ohio, buckled bajarên wek under the weight Springfield, of the Ohio, migrant Aurora, occupation Colorado and corruption ku like nobody's ever rastî seen before. êrîşa van koçberê neqanûnî hat. Ev bajarên xweşik û biçûk hatin wêrankirin. Niha bi siyaseta min niha me rizgariya mezin ya Amerîka dest pê kiriye. But there still is much work to be lê done. hîn gelek Here kar tonight hey is divê a were woman kirin. Îşev xanimek bi me re ye. Alexis Nungary, Navê wê from Alexis Houston. Nangeri ji Wonderful Houston. woman. Last June, Xanimeke Alexis's 12-year-old gelekî daughter, her precious baş e. Jocelyn, walked through Keça a wê nearby ya 12 convenience store. salî She was Jocelyn kidnapped, tied up, assaulted çû for 2 dikanekê hours nêzîkî under a malê bridge. ew hate revandin û horrifically paşê li jêr Rest of them pirekê charged with this hate heinous crime are kuştin. two illegal alien monsters Du from koçberên neqanûnî Venezuela, ji released into America by welatê the Venezuela investigation through their ridiculous ji wir bûn ew order. berpirsê kuştina wê bûn. Ewaya ji ber siyaseta sînorê vekirî ya rêveberiya berê derbasî Amerîka bûn. Touched our entire nation. Çîroka wê keça 12 salî û xemgîniya We malbata would wê always remember your daughter, your bandor li magnificent hemû woman. Amerîkan kir. Earlier Alexis tonight, ez I tozê signed didim an te order keeping ku my word ez to you. bîreweriya keça te bihêrim One û thing I tozê learned didim about te Jocelyn is that she loved ku animals yek so ji much. She tiştê loved nature. derbarê Across Jocelyn Galveston ewe Bay, ku ji from xwezayê where hez Jocelyn dikir. lived in Houston, you will find a magnificent national wildlife refuge, a pristine, peaceful, 34,000 Li wir acre sanctuary for all of Parkeke God's creatures xwezayî on the heye edge li of wê the dekê Gulf of America. nêzik mala Jocelyn li Houston. Alexis, moments ago, I formally renamed that Alexis refuge. berî çend kêlîkan min ew dever Beautiful daughter Jocelyn. navê Mr. wê Vice President, li if navê you keça would, te kir. may I have the order? Birêz cîgirê serok eger tikaribe wê fermanê bide min.
Thank you very much. gelek All spas three savages charged with ئەو هەر کەسێن Jocelyn and Lakin's هۆڤ murders were members of the بکوشتنا لێرکن و Venezuelan prison جاسلن gang, the toughest gang they say in کەسێن the world, known as Tren دکۆمێن de Aragua. تەوانباریان هەری خراپ لە ڤەنزوێلا بوون بەری دوو هەفتەیان مە ئەف کۆما تاوانکار لەگەل کارتێلێن مەکسیکی وەکو ڕێخستنێن تەرۆریست ڕاگەهاند. They are now officially in the same ئەو category نەها as ISIS. دە هەمان کاتەگۆریا وەکو ئایسس دەنە و ئەف نە تشتێکی باشش بۆ وان هەزاران هەژمارن ژوان کەس هەژماری مەزن ژوان کەسا دەبەرن ڕێبەریا بایدن دەرباسی ئەمریکا بوون لێ نوها وی گەلێک ژوان وش ئەمریکا وەرن دەرخستن و گەلێک ژوان ژی تێکەبن زنداناد و وەرن دادگەهکردن ناخوازنە کەسانە لە ئەمریکا بن. ئیرۆ یەک ژوان پاسدارên سینۆر ڕۆبێرتۆ ئۆرتیز بمەڕەیە کەسێکی gelekî baş e. Di meha yekê de Roberto û karmendekî din ku li baçemê Rio Grande pasevanî dikirin dema ku endamên komên tewanbar dest bi teqelêdanê hember wan kirin. Roberto dît ku ew di rewşeke metirsîdar bû lê dîst jî bersiva wan êrîşan da. Di wextekê gelekî Kurd karî bû xwe biparêze. Ne ew ne helkefteke baş bû. Agent Ortiz ez spasiya te dikim em pîrozbahiya te dikin li ser wê dilêriya te em te pîroz dikin em rêzêl te digirin em ê hergav rêzêl te bigirin. gelekî Roberto gelek spas min bi rastî di gelek telîfonê min peywendî de ser sînor min ew nas kir. Ew herêma li aliyê başûrê welatê me bi tevahî li jêr kontrola kartêlayê welatekî bi tevahiya xwe kontrol dikin. Ev yek jî metirsiyeke li ser ewlekariya me ya niştîmanî kartêl êrîşê şer li dijî me ragihandin niha êdî bûye dem ku em jî şer li dijî wan ragihînin. Berî pênc rojan desalatdarên Meksîkî ji ber siyasetên me yên gumrîk û li ser wan hatine ferz dikin. 29 endamên kartêlê yên herî mezin ji welatê xwe radestî me kirin. Ev tiştekî wisa berê çê nebûye ew dixwazin me kêfxweş bikin. Ev carekê ku tiştekî wisa dibe. Lê em dixwazin Meksîk û Kanada bêtir bikin. Ew divê derbazkirina fentanyl û madeyên hişber ber bi Amerîka ve rawestînin. Divê ew vêkê rawestînin. Min daxwazek ya diravê ji Kongresê xwestiye ku ew ê van metirsiyan rawestîne wê welatê me biparêze û wê operasyona derkirinê ya herî mezin di dîroka Amerîka dirakihîne. Amerîka çavereye ku Kongres demû dest vê alîkariyê bê paşxistin ji me bişînin so birêz serokê civata nûneran ez hêvîdar im ku hûn karim vê yekê bikim.
Let's get it to me. I'll sign it so fast. ژمر بشینن ئەزێ دەم و دەست و ئیمزە بکەم هون باوەڕ نەکەن ئەزێ چ لەز و ئیمزە بکەم. And as we reclaim our sovereignty, we must also bring back لەوێ دەما کۆ ئەم سەروەریە وڵاتی خۆفەتگەرین دەوێ ئەم هەروەها قانون و ئارامiyê vegerînin bajar û bajarokên xwe. in recent years. Di salên dawî de Our justice system has been sistema turned upside down dadweriyê on a radical level. serûber bûye li Amerîka bi taybet ji aliyê dînên çepên radîkal lê gelek deveran bê cîanîna qanûnê li dijî kesên Political opponents like me. مترسیدار هاتیە ڕاوەستاندن لە هەمان دەمێدا ئەو بجیئانینا قانونێ دەکەن بچەک لە دژی دژبەرێن سیاسی وەکو من لەژێر ڕێڤەبەریا من دەست بە دادمەندیە کە وەک هەڤ و بێئالی لەژێر سەروەریە قانونێ یا دەستوری ڕاگەهاندیە ji FBI دەست پێ بکە و هەروەها وەزارەتا دادێ gelek spas Pam û Kaş gelek spas. Wan dest karekî bihêz dest pê kiriye karekî ku hûn ê pê serbilindin. Em herwiha efserên xwe yên polîsê rêzêl wan digirin em parastina wan dikin û em piştgiriya wan dikin ew karekî gelekî metirsîdar û zehmet dikin lê pirsgirêk ew e ku kesên xirab rêzê li qanûnê nagirin lê nêzik wê ew ê rêzê li qanûnê bigirin. Ev herwiha di nav wan de jî karmendên agirkuştinê ne em ê alîkariya wan bikin em wan ji bîr nakin. Herwiha wan bi hejmarên bêmînak deng dan û piştgiriya min kirin. 1 year ago this month, 31-year-old New York police officer Jonathan Diller, unbelievably Karmendekî wonderful ofîsa person, great officer, agirkuştinê li New was Yorkê gunned kesê down at a traffic stop on bi Long Island. I went to. temenê 31 salî bû. Hata The kuştin vicious ez criminal çûm charged with his murder had 21 prior merasimên arrests. sersaxiya wî They were rough arrests too. He was a real bad one. The thug in the seat di next to him encama had wê 14 êrişê prior de arrests and went by kesên the ku name bû of berpirsên killer. He was kuştina tough, wî killed other people, gelek he said. dîrokaka wî ya I attended tawanan Officer hebû. Diller's service and Ez beşdarî merasîma sersaxiya wî bûm. Ez çûm min hevjîna wî û kurê wî Brian yê yek salî dît. His widow's name is Stephanie and she is here tonight. Jina wî ya Thank you very bî much. Stephanie kesekê cew niha û îşev li gel me ye. Stephanie, we're going to make sure Stephanie, that em ê Brian pişt knows rast his bikin dad was a true ku hero, Brian bizane ku New York's bavî finest, qehremanekî and we're rastaqîm going bû to yekî get ji these kesên herî baş New Yorkê cold-blooded û killers and em ê repeat offenders off our streets ku and we'll jerên do it wî fast. Gotta stop it. bînin They get out with ber dadê 28 arrests. They push people into niha subway trains. 28 êrîş They hit people over the head, desteserkirin back of the hatine head with kirin. baseball bats. We got to get them out of here. Ev kesana li seranserê New Yorkê nav tirênan de kuştinan dikin. Min niha min ji xwe ji berê dijî qanûnek imze kiriye ku kesên êrîşî efserên polîsê bikin ku wekû tawanbar werin dîtin. Ez daxwaz ji Kongresê dikim ku ev ferman bibe qanûnek emayînde. I'm also asking Em ez herwiha daxwazê daxwaza erêkirina parastina efserên polîsyan li Amerîka bikin da ku ew erk û karê xwe bikin bêyî ku bitirsin bêyî tirs karê xwe bikin û em ê rê nehêlin ku ew
وەرن کوشتن یان Joining us in the gallery tonight is a young man ئیشەv کەسێکی گەنج بمەڕەیە ناوی وی دیجێ دانیێل تەمەنی وی 13 ساڵیە کۆ گەلێکیش پۆلیسان حەز دکە و ئەو ژبەرێ دخوازە ژوو دخوازە کۆ ببە ئەفسەرێکی پۆلیس. Di sala 2018 دیجێ bi nexweşiya bi penceşêra me jî hate dîtin. Berî 6 salan bû doktora 5 mehdanê ku bijîn berî 5 salan berî 6 salan bû ew hîn hûn hal gelme ye. Ji wê çaxê ve dîjê û bavê xwe dest bi geştekê kirine ku xewna wî pêk bînin. Dîjê hatiye destnîşankirin wekû efserekî polîsayekî yê fexrî ye. Dîjê îşev em ê rêzgirtina herî mezin ya herî bilind didin. Ez daxwazê ji hêza servîsa taybet dikin em ê daxwazê ji wan bikin ku te bikin karmendekî polîsê taybet yê Amerîka. Gelek spas DJ. Doktorên dijê bawer dikin ku penceşêra wî ji madeyekê kîmyayî hat. Rêjeya penceşêra zarokan bi bêtirî 40 sedî bilind bûye. Rawestandina vê rêjeyê yek ji pêşîneyên mîyên herî bilind in. Niha ev yek Wezîrê Saxlemiyê Robert F. Kennedy Jr. serkêşiya wê planê û ecendeyê dike. With the name Kennedy, you would have thought everybody over here would have been cheering. How quickly they forget. Bi navê Kennedy te digobelkî kesên vî alî bêtir ji giryayê bidin. Lê tiş zû tên guhartin. Niha karî wî ew e ku ji herî ji nav xwarinê me dixin û zarokê me saxlem bihêle wekû mînak wexteke vê dawiyê yek ji 10,000 zarokan nexweşiya awtizmê wan re hebû. Yek ji 36 zarokan nexweşiya awtizmê di nav zarokan de heye. Ez ê vêdarim ku Robert F. Kennedy Jr. li wêyekê bigere berê xwe bide ka çema ev yek çawa ev yek çê dike sedemê wê çine. Rêveberiya me her wiha kar dike ku zarokên me ji îdeolojiya jehrî biparêze.
ئەف خانمەهان بەریدەمەکێ ناسکرد کۆ زارۆکەوانیا 13 ساڵی کۆ مامۆستایان هەوو ددا جەندەرێ زارۆکێ وێ بگوهارن کۆ ناوێ وێ بگوهارە کۆ ناوێ وێ بگوهارە و جەندەرێ وێ بگوهارە نوها دایکا وێ لورە و بوویە چالاکەڤانێکە بەهێز یا گوهارتنا جەندەرێن زارۆکان یا دژی گوهارتنا جەندەرێن زارۆکان. gelek spas. Çîrokên wek vêyekê bûn sedem çima dem û dest dema bû serok min qanûnek imze kir ku rê nedin dibistanan ku îdeolojiyên gender li hember zarokan bimeşînin. Min her wiha qanûnek imze kirin ku pereyên baciya herin bo wan dam û dezgehan ewên ku rê didin binpêkirina mafên zarokan. Ez niha dixwazim ku Kongres qanûneka mayînde imze bike ku guhartina genderan qedexe bike. Peyama me ji bo her zarokekî li Amerîka ku tu temambûyî ye wekû çawa Xwedê te çêkiriye wisa baş e. Ji ber ku em van îdeolojiya ji dibistanên xwe û ji nav leşkeriya xwe derdixînin ew hatî derxîn em vê îdeolojiyê di civaka xwe de naxwazin. Ew ya tiştekî xirab e ew çûye. Niha em baştirin rewşa me baştir e. Endamên leşkeriya me dê ne kesê çalakvan bin ew şervanin ew şer dikin ji bo ku welatê me biparêzin û Pît Wezîrê Berevaniyê gelek spas ez vî karî li te pîroz dikim. Ew piştgiriya van îdeolojiya nake. Ez wî baş nas dikim. Ez kêfxweşim ku ragihînim ku di meha yekê de leşkeriya Amerîkî rêjeya herî mezin ya wergirtina endamên leşkeriyê ragihand hat tomar kir. Ew jî yek ji rêje û hejmarên herî bilind û dîroka leşkerên me de bûn. Hûn dizanin perê berî çend meha bûn dema ku encam her sîveyekê bûn. Me nema karî bû endamên leşkeriyê bi dest bixînin. Lê niha encamên herî baş bi dest dixevin. Avaya encameke gelekî balkêş e. Tiştekî gelekî xweş e kava em bibînin xelk ji welatê xwe hez dikin û dixwazin ku di nav leşkeriyê de be ji ber ev tiştekî gelekî baş e tiştekî mezin e ji ber Pît destxweş karekî gelekî baş dikî. Îşev kesek bi navê kesekî genç bi navê Jason Hartley bavê Jason û bapîrî wî û bavê bapîrê wî giş endamên leşkeriyê bûn. Jason dixwaze ji bavê wî li Los Angeles hate kuştin dema li ser kar bû. Jason niha xwendekar e, xwendekarekî high school e ya dibistana di wê ye. Xewna wî ya mezin ew e ku here Akademiya Leşkeriya Amerîkî li West Point.
And Jason, that's a very big deal getting in. That's a hard one to جيسن get into. أو But تشتكي جلكي مزنة هاجرت هر I'm وي pleased to أكاديمية inform you that your لي اسكيف application خوشم has شتار been بيشم accepted. كو سرليدانا تا هاتيا قبول كرن بينيزيك تفلي أكاديمية لشكري ببه Thank you. Jason, you're Spas. going to be on the long Jason. gray line, Jason. As Commander-in-Chief, my focus is on building the most powerful وكو military فرماندار هيزن As چکدار a first step, پلانا من I'm asking اوکو از Congress to هیزا fund هری a مزن state-of-the-art شراس بکم Golden Dome missile وكو defense غاوا shield to كدسبيكي protect از دا our خوازش homeland. كونغرس دكم All كو made in the USA. كو پشتگیریا دراوی بدن پروژه من جبو از ویکی پیک بینم And Ronald Reagan wanted to do it long ago. but the رونالد ريغن technology just خواست wasn't there, not جميج even بد close. خواست But ويكي now بيك we بين have the التكنولوجي نبيش technology كتب to ولي do it. نوها تكنولوجي هي وبيش And other كتية places they have it. Israel has it. Other إسرائيل أو places تكنولوجي have it. هي وقال لك ولاتين The دنجي United هنا States should have it too. ودفي أمريكا جي Right. هبه They should have it too. So I want to thank you. But it's a very, very important. This is a اف تشتكي very قال لك dangerous جرينجا world. We should اف have ولا it. We اف want to be جيهانا prepared. كقال لك ما Go ترسي داره ودفي ام خو بباريزن دفي ام ولاتي خو جهر To وقتا boost كبيتر our بباريزن defense industrial base, we جبو are also going بهيسكرنا to resurrect the برفانيا خو American امي shipbuilding هر industry, وها including commercial shipbuilding, قانونا military shipbuilding. آفاكرنا هشتين لشكري فجنن And for that purpose, I am announcing جبوي أرمانجي از that we إيشف will create a رادقهينم new office of كو shipbuilding أمي in the White House أوفيسا that offers آفاكرنا special tax كشتيان incentives to آفا bring this بكن industry home to وهمو America, where it درفتين belongs, to هاندانين make باجان sure we don't make them بينن make them هوليش بوكو We're gonna make them كشتيين very fast, هري very باش دمك نزيك huge دا آفا بكن further enhance our وباندورك وان national يا منزن security. هبه جبو My بهيسكرنا administration will be أو لكاريا من reclaiming the اجتماعي Panama Canal. وريفبريا من كانالا بنما فجري نبيسا ما دست بويك يجن هذا Just today, a large American company announced إيرو they are كامبانيا buying كمزنيا both أمريكا ports راجهان around كو the Panama Canal. أو لدردورا Lots of other كانالا things بنالا having to do with قال the لك Panama تشتغل ذكرن Canal, قال لك a تشتن couple of other غريداي canals. كانالا The بنما Panama Canal was built by Americans. كانالا بنما جالية Americans, not أمريكا foreigners. وهات أفاكرن جبوكو أليكاريا It was أمريكا built at بك tremendous cost ليه of كسن دنجي American كار blood and أمريكا treasure. أذكر بكار بينن 38,000 workers أو died بسر حسابي building the Panama Canal. أمريكيان وكارمندين أمريكي وكاركرين أمريكي بحزاران كارمندين أمريكي دي بروسيسا أفاكرنا ويكنا لي دهاتن كشتن بنخوشيا بقلق تشتندن 25% chance that they would die. وان دزاني بريجا بيسبين صدي هبو كو دباكو أو بمرن That was ever built لدي in سجي our أو country. تشون يك جي بروجين هاري بو هاو جراند ديروكا ولاتي مدى لي بردما ريفبريا جيمي كارتر ده أو هاتا دايم بو بنما أو قانون هاتا لي أو ركفتن هاتا شكاندن ما ندا تشاينا ما ندا تشيني مدا بنما لي نوها أم وكانالي فدقرينن And we have Marco Rubio. ماركو روبيو Good luck, Marco. بربرسيفي دوسي We know who to blame if anything. نها ام دزانن غازناش كي بكن اگر تشتكي شاش بو ماركو كاركي گلكي باش Think of it, he دكه got 100 votes. You know, he was approved with actually 99. وقتا هات اريكرن نوتو نه كسان د سيناتو يدنگ داي Certain. So let's assume he got 100 votes. And I'm either very, very happy about that or I'm very concerned about it. از يا گلكي كيف خوشم يا گلكي خمبارم درباري بيكي لي بريز كسكي گلكي بريز و ام سپاسيا ودكم كو ودنگ خدا ماركو جبركو وكاركي گلكي باش بك او نها دست بكاركي باش دست بيكي يك كاركي باش دك Great job.
And I also have a message tonight for من the incredible ئیشە people هەروها of Greenland. پەیامەکەیە ji بۆ خەلکێن We strongly support your right to Greenland. determine your own future. ئەم پشتگیریە ددن مافێوەیە چارەنەویسێ لێ ئەگەر وە هەلبژارد ئەگەر وە بریاردا ئەم پێشوازیاوە دەکەن کە هونتەوری ئەمریکا بن ئەم پێدەڤیامە بگرینلان هەیەش بۆ ئەولەکاریا مەنیشتیمانی ئەو هەروەهاش بۆ ئەولەکاریا ناونەتەوەیە ئەس باوەڕ دەکەم ئەمێ بشێوەیەکی ji شێوەیان wê deverê bi dest bixin em ê deverawa ewle bêhilin em ê we biparêzin em ê Grînland bibin cihên herî bilind ku we qet bawer nekir pêka nebû hejmara xelkên wê yan rûniştivanên wê kêm e lê deverek mezin e û gelekî ji bo ewlekariya leşkerî girîng e Amerîka careke din li dijî teroristên İslamî yên radîkal berî 3 salan êriş birin ser welatiyên Amerîkî di dema êrişên vekeşana hêzên Amerîkî ji Efganistanê ew yek çêbû îşev ez kêfxweş ku ragihînim kesê berpirs teroristê berpirsê wê bûyerê bû niha bi rêdeyê ku tê Amerîka da ku li vir rastî dadmendiyê were Ez dixwazim bi taybetî spasiya hikûmeta Pakistanê bikim ku alîkariya me kir em vî kesê hov bigirin. Evaya tiştekî girîng bû ji bo me ku em ji bo wan 13 malbatên kesên ku hatin kuştin gelek kesên ku hatin kuştin ku wê rojê li Efganistanê hatin kuştin rojeke xirab bû me diyar kir wê dekê ku gelek şiyanî me nebû. Putin jî ew yek dît. Divê ew yek pê nehatiba. Ez li gel dêwbavê gelek kesên ku li wê dekê hatin kuştin ez biriya telîfonê bi wan re axivîm. Ez li gel her kesî ji wan axivîm her kes serxetê bû tiştek ji pêvî girî û kêfxweşiyê derbirîn nekirin zehmet e ku tu di rewşeke wisa de kêfxweş be zarokê wan kurê wan yan xwişk yan bira yan keç hat kuştin bê sevdem hatin kuştin li rojhilata navîn em dîlên xwe ji Xeza vedgerînin di gera seroketiya Minyayekê de min yek ji rêkeftinên aştiyên herî mezin yên rêkeftinên Peymanên İbrahîmî min imze kir û niha em ê li ser wê bingehê ava bikin ku em siberojeke baş û geş ji bo wê herêmê ava bikin niha gelek tiştên baş li wertêkirin li gel tiştên ku li Ukraynayê dibin lê li gelek tiştên baş li rojhilata navîn çê dibin ez her wiha bê hedan kar dikim da ku ez şerrê hovane li Ukrayna bi dawî dikim bi milyonan kesên Ukraynî û Rûs di vî şerî de hatin kuştin bêyî ku dawiya wî hebe Amerîka bi milyonan dolar da ji bo piştgiriya berevaniya Ukraynayê bêyî ti garantiyên ewlekarî hûn dixwazin 5 salê din vê yekê bikin hûn dixwazin ev şer 5 salê din berdewam bike
People are being killed every single week. More than that. هر هفته They're 2000 Russian young کەس people. تێن They're کوشتن Ukrainian young people. They're not کەسێن American. گەنج But I wanted to see. یەن رووسیا ئۆکراینایە نە ئەمریکینە لێز دخوازم ئەفشارت Russian oil and gas. دە هەمان دەمێدا ئەوروپا Ukraine. بێتر پەرەژ بۆ More buying Russian oil and gas. کڕینە Defending. گاز و And we've spent نەفتا perhaps رووسی کڕینە بێتر ji $350 پەرێن billion کۆ لەسەر بەرەڤانیا ئۆکراینای خەرج کردنە from a baby. That's هەتانەها what happened. And they've spent $100 billion. وان 100 ملیار دلار We خەرج have کردە an ocean separating us. و They don't. ئۆقیانۆسێک دناو We بەرامەوان get دەیە very well with them and lots of good لێ things. ئەم بوان ڕەهەڤبیرن و گەلێک تشتێن باش دەبن بایدن ڕێدا کۆ گەلێک پەرە دڤی شەڕیدوەرە خەرجکردن بێتر ژێ کۆ ئەوروپا خەرج کرد بێ بە ملیاران دۆلار نای باوەرکردن ئەوێ نەڕادوەست بن دە قۆناغێتەکە دەvێ ئەم وەک هەف بن لێ ئەو یەک نەبوو ئیرۆ من پەیامەکە من نامەیەکە گرنگ ji سەرۆک زەلەنسکی ئۆکراینایە وەرگرت پەیام دەبێژە ئەو نامە دەبێژە کە ئۆکرانیا ئامادەیە کۆ بەشداری پرۆسێسە ئاشتی ببە کەس ji ئۆکرانی نابێتر ناخوازە و ئاشتی پێکوەرە تیما من ئامادەیە کۆ تیما سەرۆکران بڕە بخابتن ئەم گەلێکی ڕێزێ لە ئالیکاری و پشگیری ئەمریکا دەگرن ji بۆ پاراستنە یەکیتیا ئۆکراینا و سەروەریاوێ ئۆکراینا بریاردایە کۆ پەیمانە مادەنێ ئیمزە بکە کەنگی ژوان ڕە ئامادە بێ ئەز ڕێزێ لەوەیەکێ دەگرم کۆ زەلێنسکی ئەو نامەشاندیە دە هەمان دەمێدا پەیوەندی لەگەڵ رووسیا کردە و وانژی گەلێک نیشان و پەیامدانە کۆ ئامادەنەش بۆ ئاشتیە ئەوێ تشتێکی گەلێکی باش بە مەوسە دەم دەما کۆ ئەڤ دینبوون و ئەڤ کوشتن ڕاوەستێ دەم ئەوە کۆ ئەڤ شەڕێ بێ واتە وەرە ڕاوەستن حتە تخوازە شەڕ ڕاوەستین دەوێت لەگەڵ هەردوو ئالیا باخەڤە مامۆستەیەکی دیرۆکێ ناوێ مارک فۆگل رووسی هاتە گرتن و دەمەکە درێژ زندانەکە رووسی دەهاتەگرتن ڕێڤەبەریا بەرێ تشتێک نەکرد وان دەزانی و کەسێکی بێسوش بوو بەس لە نزانی بوو چاوا دەست پێتن لە کو دەست پێ بکەن هاڤینە بووری من سۆزدا دایکاوی یا 95 ساڵی کۆ ئەمێ کوڕێ وێ ئەو لە هی vەگەرین پشتی 25 ڕۆژان ئۆفیسێدا من ئەو یەکرد و ئەو ئیشەv لەگەل منە لەڤرن ji bo Mark û daykawiya em kêfxweşin ku îşev hûn ewlene û bimarin Mark Fogel li bajarokekî biçûk li Butler Pennsylvania li welata Pennsylvania ji dayîk bû ev bûye heftê û heşt sal dayka wî li wir dijî havîna çû ez li wir bûm wexta ku berî ku ez herim ser wê dikê min dayka wî dît min jêr got min got ez ji bîr nakim wê çi ser derbarê kurê xwe got min ji bîr nekir ma newsa piştî 10 deqan li wê heman ku em civînê teqe li min hate kirin û kesekê êrîşbir kesek van di nav bi sedan kesan
ژیانە من were not so lucky. بە چەند ئینچان هاتە پاراستن. Imperator was a firefighter, Kori a veteran, a Imperator Christian, a husband, a devoted father, کارمەندێکی and above all, ئاگرکوشتنێ a بوو. protector. When the sound of کەسێکی کۆ من gunshots پاراست دەما pierced کۆ the air was a دەنگێ horrible sound. گولەیە هات. Corey knew instantly کۆری what it دەمودەست was زانی and بوو what کۆ to ئەو do. چ بوو و دزانی بۆی چ He بکە. threw himself on top وی of his wife خواوێت and daughters سەر and shielded them from the bullets هەڤژین و with his کەچا own body. خواوێت و Corey بلاشێ was hit خوا really hard. من پاراست. You know the story گولە from there. He sacrificed his life hon to save bizanin theirs. çîrok çawaye wî Two jiyana others xwe very kir fine qurbanî people ji were bo ya also jiyana seriously kesê din hit. biparêzin. Du kesên din But jî thankfully, di with wê the êşî help de of birîndar two bûn. great Lê country doctors, spas ji Xwedê re we thought they were bi gone and they were alîkariya saved. So those doctors had great bijîşkan talent. karekî baş kir ku jiyana wan biparêzin. By Corey's wife Helen Îro hevjîna Korî Helen and their two li beloved vir e daughters, Allison du and Kaylee. keçên wî Alison û Kaylee li vir amade ne. To Helen, Allison, and Kaylee, Ji bo Corey was Helen, looking down Alison û on Hayley his three beautiful Korî ladies right now, niha li we hersiyan and he temaşe is dike cheering you on. He û loves ew you. piştgiriya we dike ew ji we hez dike. Corey was taken from us much too Korî soon, but his ji destiny was to ji leave us all jiyana xwe da kir ji me a hestandin. shining example Zû of ji the me hestandin. selfless devotion of a Lê true American tiştê ku patriot. kir nimûneya It was love like Amerîkiyê Corey's welatparêz that bû. built our country, and it's love like Hezkirina Corey's wek ya that is Korî going to bû make ku our welatê me country ava kir. more Hezkirina wek ya majestic Korî than bû ku ever hiş before. wê bihêle welatê I me believe ji that her my wextekê life din was bêtir saved that day in Butler were for ava a very kirin. good reason. I was saved Ez by bawer God dikim to ku make America great again. I believe that. Xwedê ez parastim biriya Korî da ku ez vî welatî Amerîka careke din baş bikim, bihêz bikim. Thank you very much. From the Gelek patriots spas. of Lexington and Concord to the heroes of Ji Gettysburg, and qehremanên Normandy, from the warriors who crossed the Normandy û Delaware, to Gettysburg the trailblazers who climbed the Rockies, gelek and from the bajarên legends din who ku çûn soared çiyayê Kitty Rakî û Hawk, to the gelek astronauts deverên who touched din the moon. û astronawtên ku Americans have çûn always ser been the heyvê people who defied Amerîkî all hergav odds, ew kes transcended bûn all dangers, made the most ku extraordinary hergav sacrifices, and did qurbaniyên whatever it took herî to defend mezin our dikirin û children, her our tişt dikirin country, ku and our freedom. berevaniya zarokên me welatê me û As we have azadiya me seen in biparêzin. this chamber tonight, Wekû ku me that same divê strength, avahiyê faith, de love, and dîtiye spirit îşev ew is still heman alive and thriving hezkirin in the û hearts of the American yan people. hîn Despite the zindiye best li cem efforts of Amerîka. those who would try to censor Hevî us, hemû silence us, hevilddanên break us, kesên destroy ku me us, dixwazin me sensor bikin Americans are today a û rê li ber me proud, bigirin me free, bêdeng sovereign, bikin independent nation Amerîka îro welatekî will serwer û azad û always be serpixwe ye free, ku wê and hergav we will fight for it azad be em ê ji till bo wê death. We têkoşînê will bikin never em ê let heta anything mirinê happen to têkoşînê our bikin beloved country. em ê nehêlin ku tiştek Because we are bi a welatê country of me yê members, hêja dreamers, bike fighters, bergo and welatê me survivors. Our welatê kesên ancestors ku across berxwe the din vast xew ocean na strode into the unknown divînin. wilderness and carved their fortunes from the Bavûkalên rocky me soil ji mêj of a ve perilous and xwe very li me tirsiya dangerous didan û frontier. gelek They berê xwe dan chased sînoran our destiny across xwe a boundless didan continent. dû care They built the nivîsa xwe railroads, laid the gelek highways, and graced the xetên world with trênan American ava kirin û marvels, rêyên like fireh the vekirin yên Empire serekî State vekirin Building, the mighty wekû Hoover avahiya Dam, Empire li and New the Yorkê towering Golden û Gate wekû Bridge. bendava Hoover They û lit the her world with wiha electricity, pira broke free golden of the force of gravity, gelek fired kar up the kirin engines of American industry, vanquished the pîşesaziya communists, Amerîka vekirin fascists, and û Marxists all over the world. rê li ber Gave us countless faşîzm modern û wonders sculptured komünîzmê out of iron, girtin glass, ew and tu steel. nekirin
li şûnawê gelek yarên baş duwarê pîşesaziyê dekirin berhemdanê her wiha ew karkerên ku xwedana xwe tevlî avahiyên van bajaran kirin şervanên ku xwîna xwe li ser axa meydanên şer rijandin niha dema me ye ku em azadiya Amerîka bibin em carenivîsa Amerîka têxin destê xwe de û em vî welatî bibin cihê herî bihêz cihê herî xweş bi alîkariya Xwedê di 4 salên bê de em ê vî welatî her bêtir bilind bikin em ê bikin Amerîka bikin welatê herî deynamîkî welatên herî pêşketî welatê herî serdest ser rûyê erdê em ê kalîteya herî baş ya jiyanê ya welatê herî dewlemend û zengîn ava bikin em ê sînor û aspên zanînê li ser gelek cihan em ê li Marsê ala Amerîkî biçînin And through it all, we are going to rediscover the unstoppable power em ê careke din hêza nayê rawestandin ya giyanê Amerîkî derxînin û em ê careke din sozên bêsînoriyên Amerîka vejînin em ê her roj rabin terxwe û mij bo welatê xwe têkoşînê bikin û şer bikin welatê me û xelkê me hêjayî vê yekê ye gelî Amerîkyan xwe amade bikin ji bo siba rojeke geş ji ber ku serdema zêrînê Amerîka niha destpêkiriye tiştekî wek wê nehatiye dîtin berê gelek spas Xwedê ji we razî be Xwedê Amerîka biparêze Thank you very much. Great job. Thank you. Great honor. Thank you. Thank you. Get this place going, all right? لە بەشی کوردی دنگی ئەمریکا بەردەوامین لەسەر ڕووماڵی تایبەتی بۆ وتاری شەوی ڕابردووی سەرۆک ترامپ لە هۆڵی کۆنگرێس کە پێشکەش بە هەردوو خانەی کۆنگرێسی کرد وهروەها بە سەرانسەری ئەمریکا سەرۆک ترامپ لە وتارەکەیدا جەختی لە ژمارەیە خاڵی گرنگ کردەوە لەوانە دۆسەی ئابووری و بەروپێشچوونی ئابووری و هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیەکەی بۆ چۆنێتی دابەزاندنی نرخ واتە گرانی لە بازاڕەکاندا خاڵێکی تر دۆسەی کۆچبەران بوو ڕێگەگرتن لەو تاوانانی کە کۆچبەران بە تایبەتی کۆچبەرانی نایاسایی لە ناو ئەمریکا دەیکەن بێنەوانە تۆکمەکردنی باری ئاسایشی سنوورەکان یەکێک بوو لە تەوەرە گرنگەکانی وتارەکەی سەرۆک ترامپ بواری تەندروستی هەروەها ئاسایشی نیشتیمانی دۆسەی گۆڕینی ڕەگەزنامە جەختێکی ئەجگار زۆری لێکردەوە
و لەسەرەوەی کە دەڵێت لە ئەمریکادا تەنها دوو ڕەگەز هەیە نێر و مێ لەشکر و کارە لەشکریەکان لە دۆسەی سیاسەتی دەرەوەیدا ڕۆبین باسی لە ئۆکراین کرد. وەکی me pêşî de jî got bahsê Ukrayna kir ku çawa Ukrayna Serokê Ukrayna Zelenskî peywendî li gel Serok Trump kiriye û gotiye ku Ukrayna amade ye peymana madenên giranbuha imza bike. Serok Trump dibêje nabe ku mirovên Ukraynî û Rûsî bimirin ji xwe gelek kes mirine tevî ku ev ne şerê Amerîkayê Amerîkî namirin jî gelek malbat şewitîne weran bûne ev êdî naxwaze mirin hebe dixwaze û diyara Ukrayna jî gihîştiye vê qonağa ku baştirîn rêge ev e vê peymane imza bike ta ku peyvajoya dawîkirina şer hebe dîsa ev e aliyê din de jî mesela rojhilatê navên İsraîl eva dîsa İsraîl yani mesela Hamas بەدەوەی بچینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی بەسێک لەوە بکەین کە ئەگەرێک هەیە ڕێکەوتنی کانزاکان لەگەڵ ئۆکراین بێتە مۆڵکردن بە تایبەتی کە سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کرد ڤۆڵۆدیمیر زێلێنسکی نامەیەکی تایبەتی بۆ ناردووە. rast e. Yani Trump, siyasete Trump dove herkes fem bike. De bige ku siyasete Trump eve reka ku em dibêjin eve ya kabul bike ya vegere. Yani niveke tune rastî. û ew jî dibêje diplomasî bi reka heza diplomatik, heza siyasî û heza leşkerî û heza aborî. û hem li Meksiko hem li Kanada ev mesela bacê heman tişte. Bu Ukrayna jî Ukrayna çi Avrupa li gel hevbendên Ewropî lê dibîne ku bê Amerîka nabe. Ne Ewropî dikarin Ukrayna biparêzin ne Ukrayna jî dikare berxwe bide bê Amerîka. û Amerîka jî eşkereyê gotibû ku Trump gotibû Zelenskî ji qasda spî jî derkeve, saraya spî jî derkeve eger ne amadeyî. Yani ev helbesta Ukrayna rastiya nû nîşan dide cîhanê. Yani Serok Trump xetekê wiha dixwaze nabe tu bizêvirî navê qebûl bikî ew nîşana wê yekê. بەڵێ دکتۆر قارەمان دێمە لای جەنابە دڵسەنگاندنت چی بوو بۆ وتارەکە بە تایبەتی لە کاردانەوەی دیموکراتەکان لەناو هۆڵی کۆنگرێزدا. نیشاندانی ئەوە بوو کە سەرکەوتنێکی گەورەی لە مێژوودا بەدەستێناوە خەونەکانی ئەمریکا بەدی دێنرێ و لە پاڵەمەشدا لە پاڵ دووقاتکردنەوە جەختکردنەوە بەرگریکردن لە سیاسەتەکانی بازرگانی سیاسەتەکانی کۆچبەری سیاسەتەکانی ناوخۆ هەروەکو جەنابە دامەژەت پێدا لە هەموو بوارەکانی ژیانە تا بواری مەسلەی ترسی ڕەگەز و باری ژیان و ئەمانە بەرگریەکی زۆری کرد بەڵام ئەمە بەردەوام لەناو لە کاتی دانیشتنەکە دانیگەرانی خۆپیشاندان هەبوو لەلایەن سەرجەم ئەندامانی با بڵێن دیموکراتەکانەوە کە ئامادەبوون بە هەموو شێوازی نووسین و هەڵسکەوتوتە ئاستەکردن و دەرکردنی سیناتۆر ئەلکساندەر گرین کە بە ڕێگای هێزەوە دەرکرا لە خۆپیشاندانەکە. یعنی دەتوانین بڵێن چونکە لەوێن بە تەواوی وتارەکە ئەمە وتارێکی دوور و درێژ بوو بەڕاستی هەموو فرسەکانی جەخت لێکردەوە هەموو شتێک ڕادەگرین دامەزراندن ڕاگیراوە هاریکاری ڕاگیراوە یاسا دەرکردن ڕاگیراوە لە ڕێی دەرکردنی هەر یاسایەکەوە دە یاسای پێشووتر پوچەڵ دەکەینەوە و دەرچوین لە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە پاریس لە ڕێکخراوی تەندروستی لە مەجلیسی مافی مرۆڤ لە ژینگا و هەروەها لە پاڵ ئەمانەدا هەوڵ دەدەین کەوا سانسۆر نەمێنێ زمانی ئینگلیزی بێتە زمانی فەرمی ناوی دەریاچە و شاخ و داخ و بۆ نمونە کەنداوی مەکسیک مانگۆڕی ناوی چیاکان مانگۆڕی و هەروەها بۆ نمونە هیچی تر پیاوان ناتوانن بێنە ناو وەرزشی ژنانەوە و هەروە هەوڵ دەدەین بۆ نمونە نرخی هەموو شتێکدا ببینین بە تایبەتی نرخی هێلکە لە ئەمریکا و هەروەها هەوڵ دەدەین ئەگەر یارمەتیم بی بۆچی لە ناو هەموو خواردەمەنیەکاندا بەس هێلکە هێلکە ئێستا گران بۆ لە ئەمریکا خواستێکی زۆری لەسەرەوە بەرهەمێنان کەم بۆتەوە کۆمەڵێک ڤایرۆس و شت بڵاو بۆتەوە بەڵام ئەمە یەک شتە پێم وایە زیاتر چکەمە خواردنێکی گرنگیە بە تایبەتی خواردنە گرنگەکان بەڵام وەکو گوتم شتەکان زۆر بوون یعنی وەکو نمونە زیاتر یعنی هەتا ئێمە دەتوانین بڵین ئەم پرسانەی کە باس کرا هەندێک پرس بەڕاستی زەق کرایەوە چونکە کۆن نیە مەسەلەی دۆز با بڵین ینی ئەو هەوڵ دەدا لە ڕێگای ئێڵۆن مەسکەوە ئەم بیرۆکراسی لە حکومڕانیدا کۆتایی دەوێنێ بەڵام بیل کلینتۆن ئەمەی پێشتر کردووە
نزیکەی دەیان هزار کەسی لابردووە دەیان ملیۆن دۆلاری گەڕاوەندۆتەوە بۆ خەزانەی حکومەت لە ڕێگای کەمکردنەوەی بیرۆ کراسیەوە لە ناو دامەزراوەی حکوومەتی فدرالی ئەمریکا و لەلایەکی تریشەوە بۆ نمونە دەختکردن لەسەر وەبەرهێنان کەمانە زۆر پاڵپژنی بە بەڵگەیەکی تۆکمە بۆ نمونە باسکرا زیاتر لە نزیکەی 2 تریلیۆن دلار لەوە بەرهێنان کە زۆر لەم کۆمپانیانە بۆ نمونە ئەپڵ کە سەتادەی با بڵین تەنها ئاستی وە بەرهێنان و داهێنانی لەناو ئەمریکا چۆن دەتوانێت ئەگەر لە مێژووی هەموو کۆمپانیاکە توانی بێتی سەتادە لێرە بەدی بهێنێ لە ماوە 4 ساڵی تر ئەتوانێت سەتا چەند بۆ بەرهێنێ ئەمانەوە کۆمەڵێک پرسی تر سەبارەت بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبار و هەروە چۆنێتی دامەزراوەکانی دەستگای فیدرالی و وەزارەتی داد کە بە شێوازێک دەبێت لەمە دووە مامەڵە بکەن و هەروەها شتێکی گرنگتر سەبارەت بە وەرگرتنەوەی بۆ نمونە پەنەما و هەروە خستنە ژێر دەستی گرینلاند و کەمانە ئەگەر یارمەتیم بە دکتۆر دواتر دێنە سەری با بچمە لای هێرۆ لای تۆ چ جیاوازیەکە بوو لە نێوان ئەم وتارەی ئەم ساڵی سەرۆک ترامپ کە یەکەم وتارێتی لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەیە لەگەڵ یەکەم وتاری لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا پێشکەشی کرد چ جیاوازیەکەت بینی؟ بەڵێن جیاوازەکە ئەوەیە ئێمە دەزانین دۆخەکە ئێستا جیاوازە لەگەڵ ئەو کاتیکە یەکەم وتاری پێشکەش کرد ئێستا زیاتر سەرنجەکان باز لە ئۆکرانیا کراوە زیاتر بابەتی ینی تشکێکی زۆر زیاتر خراە سەر بابەتی سنوور بابەتی ئاسایشی سنوور و هەروەها دۆسێ ناوخۆیەکان ینی بەڕاستی ئەوەندەی گرنگی بە دۆسێ ناوخۆیەکان درا لە موتارەدا ئەوەندە گرنگی بە دۆسەکانی بابلین دەرەوە نەدراوە هەروەها هەوڵ درابوو لە هەر بابەتێکی کە لە دۆسێ ناوخۆیەکانە ئاماژەی پێەکان نمونەیەک بهێنەوە یەکێک لە میوانەکان نمونەی ئەو بابەتە بێکە لەوێ ئەو ئاماژەی بۆ پێەکات یاخود هەوڵ دەدا کە پشتیوانی بۆ ئەم بابەتە یا بۆ ئەم بابلین یاسایی کە پەسەندی کردویە ئەو بڕیارە سەرۆکایەتی کە داوێتی پشتیوانی بەدەست بهێنێ جا پێم وابێ ئەو کاتە دۆخەکە جیاواز بوو لەگەڵ دۆخی ئێستا زیاتر بابلین کۆماریەکان باڵادەستن لە بابلین هەم سینات و هەم ئەنجومەنی نوێنەرانە زۆرینەن پشتیوانێکی زیاتری کۆماریەکانی لەگەڵدایە کاتەکە جیاوازە. دکتۆر قارەمان لە ڕووی یاساییەوە دۆسەی کەناڵی پەنەما چۆن چارەسەرەکرێ؟ دۆسی کەناڵی پەنەما بەڕاستی ئێستا هەوڵی داوە لە ڕێگای دیپلۆماسیەوە چارەسەری کە دووبارە قەناعەتیان پێبێنێ کە بێنێتەوە ژێڕکێسی ئەمریکا چکە پێی وایە مامەڵەیەکی ناداکپەروەرانە دەکرێت لەگەڵ ڕەوتی بازرگانی ئەمریکا و جیاکاری دەکرێت لەلایەن بۆ نمونە کەشتیە چینیەکان لەگەڵ کەشتی ئەمریکان و پێی وایە کامە لە ژێر کۆنتترۆلی ئەمریکا لە دەرچووە و بە خوێن و بە پارەی ئەمریکا کراوە بۆیە پێویستە بگەڕێتەوە سەر ئەمریکا. بەڕاستی ئەمن ئەوەی بەلامەوە گرینگە ئەمریکا ئێمە وابزانم تێکەڵیەک دروست بووە لە نێوان ئەو جەنگانەی کەم دوایە جەنگی ئەفغانستان و عێراق شتێکی لە بیری خەڵک سڕیوەتەوە. ئەمریکا ڕۆڵی هەبووە لە کۆتایی هێنان بە داگیرکاری بۆ نمونە لە پێش جەنگی جیهانی تەنها بە ماوەی 6 ساڵ نزیکەی 140 پرۆسی داگیرکاری لە جیهاندا ڕوویداوە بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەمەوەتی ئەمریکا ئەو سیستەمەی داهێناوە داگیرکاری بە شێوەیەکی یەکتا توانین بڵێن وون بووە تا ئەم دوای پۆتین جارێکی تر داهێناوە لە داگیرکردنی ئۆکرانیاوە کات ئەمریکا خۆی سەرقافڵی ئەوەیە کەوا جگە لە جەنگەکانی ئەفغانستان و عێراق کۆتایی بە داگیرکردنی زەوی بێنێ کە ڕۆڵیشی هەبووە لە دوای جەنگی جیهانیەوە بە پێکێنانی ئەو خاوپەیمانی و ئەم سیستەمە نوێی جیهانی توانیوێتی تا ڕادەیەکی زۆر داگیرکردنی زەوی ڕاستەخۆ لەلایەن وڵاتێکی ترەوە بەشێک لە مێژوو ئێستا خەریکی هێدی بانگەشەی بۆ دەکرێت و هەوڵی بۆ دەکرێت و دێتە ناو کای سیستەمی نێو. بەڵێ دکتۆرەگەر یارمەتیم بەی ئەز سۆز ددم کۆ گۆتارا من gelekî kêm tiştewar ez sînetора nûme ji wilayeta Michigan cihê ku ez lê mezin bûme di jiyana xwe hemî de ez di jiyana giştî de yan xizmetê dikim New York bajarê New York bim min dixwast wê çaxê ku ez karekî bikim ez ji aliyê CIA ve hatim wergirtin û min li Iraq û Efganistanê kar kir li White House yan koşka spî me li jêr rêveberiya Bush û Obama û Biden kar kir
لفر لمشيغن جهه کوزنالی دا خفم هون دکارن هسته ولات پارێزیە ببینن وڵاتێکی بچووچەکە سەرۆک ترامپ و ئەز ئەم هەردوو لە vێدێکێ بسەرکەتن دبەک و نەگەلکی دیار بە لێ گەلێک جهێندن وەکو vê bajarê tişt heger xelkî bi hêz û bi zehmetî kar bikin divê ku tiştekî bi dest bixin ev tişt zarotiya min tê bîra min bavê min û diya min her du kes karmendên normal bûn lê ew ne pirzgirêk bûn ji ber got tiştê ku me bawerî pê dikir ew e ku Amerîka jiyana birûmet serhert tiştiriye niha hilbijartinek hek herî زەحمەت دەرباس بوو لێ خویا بوو کۆ ئەمریکیان گوهرتن دخواست divê em niha êdî vê guhertinê qebûl bikin ji ber wilo ez ê îşev behsa wêyekê bikim gelo hûn ji wî çêtabê yan ji bajarekê dibin piraniya Amerîkan ji sê tişta baweriyê pê dikin ku Çîna navîn bingeh û dîne muavî welatî ew e ku kesên karmend Çîna karmend ew e ku divê wan parastin û xalasî em ji ew jî ku çi were kirin divê berevaniya azadiya xwe bikin em ê هزرا هەری شۆڕژگەر ئەو بوو کۆ لێ ناڤەندێکە چێکردنا ئۆتۆمۆبیلان وەرە کارکردن حتا کو چینە ناڤین وەرە پاراستن divê çend tişt werin kirin divê xercî werin kêmkirin li ser kirîna çûlpelan divê karên sendîkeyan were kêmkirin divê em derfetê bide karên Amerîkî piştgiriyê bidin wan da ku weberhênanê di karên sibe rojê de bikin em niha serok behsa gelek xalên mezin di aboriyê de kir gelo bi rastî planî wî alîkariya Amerîkiyan dikin na ne ji nêzik û ne ji dûr ve serok Trump dixwaze alîkariyê bike hevalên xwe yên milyardêr bike ew dixwaze alîkariyê bide kesên herî dewlemend û kêmkirina bacê li ser wan kesekên bike ew dixwaze evek li ser hesabê te be tu welatiyê Amerîkî buhayên kel û pelan û berheman li Amerîka bilind bûne ne kêm bûne baca gumrîkê li ser welatên wekû Kanada dê ziyanê li Amerîka bike tê ziyanê li cotkar û karkeran bike wê buhayê dermanan buha bibe û ev planên wî wê ziyanê li wan tiştan bike di heman demê de rêjeya deynên niştîmanî bilind dibe ne kêm dibe û eger bi vî awayî ew berdewam bike wê Amerîka rastî krîzeke aborî were eger ev plana wî çû serî ew ê her wiha were du sûdên din yên ewlekariya civakî Elon Musk bernameya Social Security an goya ewlekariya civakî madem em behsa Elon Musk dikin her kes baweriyê bi wan kesan ki ew wî û tîma wî dike ku bi riya kompîterên xwe van kara dikin bêyî ku destûr hebe gelek taybetmendiyên Amerîkaya bin pê kirine em dixwazin ku karê hikûmetê baştir bike lê ev guhertina han dibe ku bihêle rewş xirabtir bibe şêweyek ku niha pê tê kirin wexta ku wan ew kes derkirin ew ên ku çareserî û derman ji bo nexweşiya sêrpenceyê dikir wan te nizanî bû ew kes çi karî dikin piştî du roja carek din hatin vegerandin em niha werin ser ewlekariya niştîmanî ez wekû kesekî ku min temenê xwe piraniya temenê xwe li ser parastina Amerîka kiriye her kes dizane ku divê kî were kî derbasî Amerîka dibe divê demokrat û komarî li ser vêyekê hevrûn lê eger em niha Amerîka welatê koçbera ye divê sîstemeke karîger hebe ku xelkên piştrastkirî derbasî vir bin ez binerim ka plana serok divê derbarê çi ye ji ber ku mesele ev e
وڵات جیهانە ئیرۆژ گەلێکی بەهەڤەگرێدایی دە هەموو واراندا وارێ تەکنۆلۆژیا وەکی دندە وڵاتێک بە تەناخوا نکارە بسەری خۆکار بکە ئەم پێویستیامە بە هەواڵ و دۆستان لە سەرانسەری ئەمریکایە سەرۆک ترامپ دخوازە کۆ ئەوێ ئاشتێ بریا هێزێ پێکبینە ئەو بڕاستی هەڤۆکەکە کۆژ سەرۆک ڕۆناڵد ڕێگەل دزیە نها پشتی تشتێک کۆ د کۆشکا سبی دەچێ بوویە پشتی کۆ پشتێ هەفتیا بوری لە کۆشکا سبی چێ بوو وێ چ چێ ببە وێ ڕێگەن چه هێزرە بکە ئەو تشتێک کۆ هەفتەیە بوری کۆ لە کۆشکا سپی چێ بوو نە نمونەیەکە گەلێکی خراببوو نیشان بوو کۆ ترامپ دخوازە خۆنێزیکی دیکتاتۆرێن وەکو پوتن بکە و دخوازە خۆ دووری هەڤالێن مایەن هەری نێزیک وەکو کەنەدا بکە وەکو کەسێکی کۆ دەما شەڕێ سار دشێ بوو ئەز خۆدی شەنس بووم کۆ ڕێگەن سەرۆک بوو نەکۆ ترامپ ئەگەر ترامپا وێ ترامپ ئەو شەڕ دوی شەڕی تێک چوو بە ترامپ باوەڕ ناکە کۆ ئەم وڵاتێکی بێهەمپانە ئەو باوەڕ ناکە کۆ دەوێ ئەم ڕێبەریا جیهانی بکەن ئەمریکانە وڵاتێکی پێرفەکەتە لێ ئەس لەگەل پڕانیا وڵاتیان ئەمریکیمە کۆ باوەڕ دەکەن ئەم بێهەمپانە وەم هین بێهەمپانە ئەم دخوازن کۆ ڕێبەرتیامە هەر وەخت پێش یا چینە یان ژیا رووسیا بە ئەمریکا دخوازە فێ پاراستنا دەموکراسیامە بووە نمونەش بۆ جیهانی و ئەو یەک نەها لە ژێر مەترسیە دەیە لە ژێر مەترسیە دەیە شوەرکۆ ئەو سەرۆک دخوازە هەلبژێرەکە چ وەرەك چ تێکردن چ نایەکردن یانژی وەختا تشتێک وەرەکردن تکر یاران هەمبەر وێ نادوێ لێ تشتا هەری خراپ ئەوە کافاک و سەرۆک ئەمریکیان لە دژی هەفتوو بکارتینە ئەو کەسێن کۆ خۆدی باوەریان جودانە نەیەن هەمبێزکردن ئەمریکا نەتەنێ بەشێکی نەتەنێ پارچەیەکە ژ ئەردەیە کۆ ناوبەرە دوو ئۆقیانۆسایە نا ئەمریکا گەلێک نرخێن وێ هەنە کۆ ناسنامەیامە نیشاندن ئەم وڵاتێن کەسێن گۆ بەرخۆ دەدن وڵاتێن کەسێن دەرهێنەرن کەسێن خۆدی داهێنانن ئەو هێزە ئەمریکا یا هەری مەزنە من لەگەلێک وڵاتان ژیانکردی و ملوەدەکەی کارکردی ئەس ببینم ئەس دەزانم ژیان چاوایە وەختا کۆ حکوومەتێک سەختە کاریە دەکەن ئەزانم چییە گاڤاکۆ مەرۆ ڕەخنە سەرۆکێکی دیکە و دەرئەنجامی وێدا کەسێک شەڤ دەرێتە خوت وەرەگرتن دموکراسی گرینگە کۆ وەرە پاراستن لێ دوێ بڕاستی چلۆ مێوەیەکی وەرەنکردن ئەزانم گەلێک وێ پرسێن ها دکن یەک دوور خۆ دوور نەخینە زەحمەتە کۆ گەلێکی هێسانە کۆ مرۆڤ بوەستە لێ نوها دەما تێکۆشینەیە ئەگەر نفشێ بەری وێ ئەفکار نەکردبا نەها منێک کردبا خەڵە دووەم ئەوە کۆ دەوێ قانوندانەر وەرن بەرپرسن وەر محاسبەکردن یا خاڵاسیە ئەوە کۆ خەلک خۆبڕێ خستن بکەن خەلک بەشداری کارێ چالاکیان ببن بەشداری مژار و بابەتێن جودا ببن و چالاکیە دبەر وان کارات بکەن خەباتێ دبەر وان مژاران دبکەن دداویەدا ئەم هەموو دەزانن کۆ وڵاتێ مە ناو تشتێکیرە دەرباس بە ئەم نزانن کۆ ڕۆژا بێوێ چ بە یانژی ده ساڵێن بێدەوێ چ ببێ لێ ئەڤ نیشانە ئەوەیە کۆف قۆناغەکە هەستیارە دە مێژوویە ئەمریکادا ئەس خوێندەکارە مێژوویێمە مە هەرگاڤ بریاردایی کۆ ئەم ڤی وڵاتی بەر بە تشتێکی باش بە بگوهارن لێ ئەم هەرگاڤ دەڤان قۆناغەر دەرباس دەبن ژبەر گاوا کۆ وڵاتیێن بەشدار بووی هەبن و پرەنسیپێن سەرۆکێن خۆدی پرەنسیب هەبن گاوا ئەف هەردوو تشت هەبن وێ دەرفەتێک باشش بەرلۆ گەلێک سپاس گاوا هون تشتێکی وسا تەماشە دەکەن ئەف دەهێلە کۆ هون بەشداری پرۆسێسە ببن ئەس سۆزێ دەدەم کۆ هەڤالێن هەفکاری میان دەموکرات هەر گاوێ شەڕ و لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە و وەڵامی دیموکراتەکانتان پێشکەش کرا دکتۆر قارەمان
دیموکراتەکان توانیان بەرپەرچێکی تەواوەتی هەموو دید و بۆچوونە ئابووری سیاسیەکانی سەرۆک ترامپ بدەنەوە؟ من پێم وایە زۆر زەحمەتە لە وتارێکی کووردا بتوانێت بەرپەرسی هەموو چونکە وتارەکەی ئەو زۆر بەڕاستی ئامادەکراو بوو و زۆر بە تێر و تەسەلی بوو بەڕاستی و زۆر دوور و درێژی بۆکو جەنابەت باست کرد یعنی هەموو پرسەکان قسەی زۆر زۆر هەڵدەگرێت بۆ نمونە پرسی پەنەمات باس کرد کامەواوم نەکرد ئەمە ینی پرسێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی بەبێ ڕیفراندۆم و ڕەزامەندی خەڵکەکەی ناتوانرێشتی وا بکرێت پێشێرکارێکی گەورەی یاسای نێودەوڵەتی ئەمریکا ڕۆڵی هەبووە لە پەرەپێدانی ئەم پرەنسیپانە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی کە تاکی گرنگیان لێکردەوە دیموکراتەکان چەند شتێکی چینی ناوەند با بڵێن سوشال سکیوریتی ئەمریکا و دیموکراسی و بەهاکانی ئەمریکا کە ئەمانە ئەم شتان ناوازانن کە ئەمریکا سەرڕای هێزی سەربازی و گەورەیەکەی جیای دەکاتەوە لە هێزەکانی تر لە جیهاندا یعنی ئەگەر ئەمریکا بێت و پرەپێدان بە دیموکراسی و بۆ نمونە گرنگیدان بە مافی مرۆڤ و ئەم شتانەی لێ وەلاوە بە جیاوازێکی نامێنێتەوە لەگەڵ هێزە گەورەکانی جیهان بۆیە دیموکراتەکان ئەیانەوێ هێزی ئەمریکا لە جیهاندا هەمان شێر ئاوێتی ئەم پرەنسیپانە بێت کە پێشتر ئەمریکا هەوڵی داوە لەسەری و لەگەر هاریکارەکانی لەسەر ئاستی نێودەوڵەتی و سوشال سکیوریتی ئەمریکا چەندە وڵاتێکی سەرمایه‌داریە و چین وڵاتێکی بۆ نمونە کۆمونیستیە بەڵام بە 100 ساڵی تریش ناتوانێت سیستەمێکی وەک سوشال سکیوریتی با بڵێن بیمەی کۆمەڵایەتی ئەمریکا دابین بکە یاخود دروستی بکە یاخود پوکانەوەی یاخود توانەوەی چینی ناوەڕاز لە ئەمریکا سەرەتای سەرهەڵدانی گۆمەڵێک کێشەی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی گەورەیە کە لەوانەیە ئەمریکا بخاتە لێواری قەیرانی زۆر زۆر گەورەوە کە ئێمە لە مێژوودا نەماندیت بێ بۆیە ئەوان گرنگیان لەسەر ئەم خاڵە گرنگانە کردەوە بە شێوەیەکی خێرا بۆ دووبارە بە وەبیری خەڵکی ئەمریکا بێنەوە کە ئەم دامەزراوانە ئەم پرەنسیپانە زۆر زۆر گرنگن بۆ ئەمریکا کە ئەمڕۆ بە شێوەیەک لە شێوەکان لەوانەیە بە گوێرەی ئەم ئەجندەیە بە بۆچوونی وان لە بەردەم مەترسیدا بێت بەڵێ ڕۆبین جوانە دیموکراتەکان بوو بە شێوەیە لە شێوەکانەڵێن ئەم سیاسەتانی کە سەرۆک ترامپ گرتوونیەتە بەر بۆ ئەمریکا خراپە ئەمریکا بچووک دەکاتەوە وەکو زلهێز نایهێڵێتەوە لە ناو خەڵکی ئەمریکادا لە ناو ڕای گشتیە چۆن نەم دوو سیاسەتە جیاوازە دەڕوانن ئەمریکا دابەشکریە چاوا کۆنگرس ئەمریکی مەدی دابەشکریە ئالیەک چەپکە دەخە دڵ و جان ئالیەدن زیجی قەت سار بوو جواب ئەمریکیش هەمان ڕەنگێ ئالیگرن ترامپ gelek bextewarin gelek kevxweşin serbilindin rexnegir dibêjin ev siyaset cudabîrî ye Amerîka cuda dike pêşvaziya hembeziya hemî Amerîka nake tenê beşek ji civak Amerîkî dike ji ber o nûnera demokrat jî hevil da behsa wan fikarana wan tirsana bike ku serok bi siyaseta xwe cudabîrî kurtir dike ne serokê hemê Amerîkayê و دەسرات دایە ئەلن ماسک و خۆرتێن گەنج 20 ساڵی بوی ئەوەی دەخواست ینی بێژێک و کۆماری دەبێژن تشتێن و هاتنەکردن چل ڕۆژە دە دیرۆکینە کارێ 4 سال 8 سال هاتیەکردن چل ڕۆژەدا دموکراتی دەبێژن بوی ئاوای ناوە ئەمریکا پەرچە دەبێ جودا دەبێ هەز ئەمریکیە مەزن جیهانێ تێ خراپکردن ناوە ئەمریکا تێ خەرەکرد بوێ سیاستێ هێرۆ بێمە لای تۆ حەزەکەم پرسیارێک سەبارەت بە خانمی یەکەمی ئەمریکا کە لەوەیە بوو ئاماژە بەوە دەکرێت کە ژمارەیەک میوانیشی لەگەڵدا بووە میوانەکە کێ بوون هێرۆ بەڵێن هەروەکو بیریمان ینی ئەوەی کە لەم وتارەی سەرۆکایەتیە تا تیشکی خراپە سەر ئەوەی کە من سەرنجمدا زۆربەی میوانەکانی کە ئاماژەی پێکرا کەسانی چۆنەڵەی گەنج بوون ژمارەیەکی زۆری گەنج میوان بوون لەوێوە هەمووشیان ینی بەشێک بوون لەو سیاسەتانی کە سەرۆک ترامپ ئاماژەی پێکرد بەڵام یەکێک لەوانەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوە بوو کە مناڵێک بوو کە تووشی شێرپەنجە بووە ئاماژەی بەوە کرە مناڵەکە 6 ساڵ لەمە پێش تووشی شێرپەنجە بووە پزیشک توێتی تەنها ژیانی 5 مانگی تر دەژێت بەڵام هێشتا ماوە و کە مناڵەکە خەونی ئەوە بۆ ببێ بە پۆلیس ئێستا پێم وا بێت تەمەنی 13 ساڵ بوو وەکو چۆنەڵی ئەوەیەکی فەخریان پێبەخشی کە ببێ بەشێک لە پۆلیس بۆ خەونیە مناڵەوە هەروەها چەند گەنجێکی تریژ لەوێ ئامادە بوون یەکێک لەوانە گەنجێک بوو کە با بڵێن لە ئەنجامی ئەوەی کە سوکایەتی پێکرا
کرابوو لە خوێندنگاکەی وێنەی خراپی با بڵین بڵاو کرابەوە بەدەستکرد بڵاو کرابەوە بۆ گاڵتە پێکردن پێی وە لە ئەنجامی ئەوە بینیمان چەند ڕۆژێک لەمەوە پێشکە بڕیارێکی سەرۆکایەتی جارێکی تر مۆر کرایەوە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەو جۆرە وێنانەوە ئەو جۆرە شتە نشیاوانە لەسەر تۆڕەکانی کۆمەڵایەتی و ئینترنێت. بەڵێ ڕۆبین لەواچێت تەبینیەکتە بێ. دخوازم بالا تماشاوانن بکشیرم سر جامعه کو دست بکده پروتستو دکر جی کنگرس هاتی درخصونه ال گرین بو اندام جوات نونران جی تکساسیه وکی پروتستو خواست پیشی آخفتون ترامپ بگره و سیاست ترامپ یا سر ابوری شرمزار دکر مدیکر دکتر کارمان جی بحث کرد گوادیم پروتستو دکر و ال گرین یک جوان کسانه کو داخواز ایمپیچمنت دادگیرکردن سروک ترامپ خواسته بود او نهایجی دیسا همان داخوازی دکه که دبی ترامپ ضرر مزن داده اوجی داخوازم بالا تماشاوان خواب بکشیم. سپاس بو تبینیه که دکتر قهرمان بو 4 سالی داهاتوو کەم ئاستەنگە لە هەمیان گەورەترە لە بەردەم جێبەجێکردنی بەرنامەکانی سەرۆک ترامپ. بێم وایە ئەم وەکو ئەم وتارە وتاری ئەوە نەبوو کەچی کردو وتاری ئەو بۆ کەچی دەکا و ئێستا وەکو دیمانە زۆربەی با بڵێن هێزی بەکارهێناوە لە بڕیارە سەرۆکایەتەکان کە لە بەردەم دەستور و دادگاکانی ئەمریکا زۆر زیاد ناتوانن بۆ پرسێکی گرنگی ناوخۆی بەرەو پێشەوە بڕۆن. پێم وایە ئەو لەسەر بنەمای دابەزاندنی نرخ و باشکردنی بواری ئابووری هاتووە بۆیە ئابووری و دابەزاندنی نرخ ئەو هەڵاوسانێک کە لە ئەمریکا یەکێک لە ئەو پرسانەیە کە بەڕاستی دەبێ هێزێکی زۆری تێدا بەکاربێنێ. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ کتێبەکەی ئۆباما ئەزانی لە ماوەی 7 ساڵدا ئۆباما بە وردی چی کردو تا گەیشتە و ئاستەی ئەم کێشە ئابووریەی ناو ئەمریکا بگاتە بگەێنێتە قۆناغێکی دەر بۆیە ئەویش ئەرکێکی دوور و درێژ و زۆر چڕ و پڕ و قوڵی لێ پێشە لە پرسی نرخ و ئابووری کە پێویستە ڕۆژێکی جیاواز بێنێتە کایەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا. بەڵێن ئەگەر دەرفەت هەبێ دەمەوێت یەک شتیش لێرە زیاد کە من بۆ قسەکانی دکتۆر قارەمانەمە دەزانین یەکێک لە ئاستەنگەکانی کە ڕەنگە هەر لەم نزیکانە با بڵێن یەکێک لە ئاستەنگەکان بێکە ڕوبەڕووی سەرۆک ترامپ ببێتەوە ئەویش پەسەندکردنی بودجەیە کە تا 14 مانگی سەی بەدەستەوەیە. لێرەدا ڕاستە ئێمە دەزانین کە کۆنگرێس با بڵێن زۆرینەی کۆنگرێس پشتیوانی لە سەرۆک ترامپەکەن و کۆمارەکانن بەڵام لێرەشە کە دێتە سەر مەسەلەی بودجە لەوانەیە بۆ کەمکردنەوەی با بڵێن سۆشیال سکیوریتی یاخود بیمەی تەندروستی میدیکێر تۆزێک ئاستەنگ بێتە بەردەمی لەبەروی هەندێک لە کۆمارەکانیش لەگەڵ ئەوەدانین کە ئەو با بڵێن ئەو بودجەیەکەم بکرێتەوە. بەڵێ سپاس سێرە بۆ ئەو تێبینیەوە گرنگە بابەتی بودجە کە لەوانەیە داخستنی حکوومەتیشی بەدووادا بێ ئەگەر بێت و پەسەند نەکرێ. زۆر بە کورتی پێم بڵێ ڕێکەوتنی برایم چی لێ دێ پەیمان نامە دەستپێکێ باس کرد بوو چاوە ji بۆ ترامپ گرنگە ترامپ وەک نمونەیەکی سەرکەوتنە خۆ دەبینە جیهانینە ڕاستکردنە ئەبراهام پەیمانە ئەبراهام و باڵکشاند و یانە سیاسەتە ترامپیان ڕۆژهەڵاتە ناویندا پەیمانە ئەبراهام گەلەیەکی جینگ دەبرێ و ترامپ هەمی هێزەخۆ هەمی تشتە بە هێزەخۆ بکێک و عەرەبستانە سعودی و ئیسرائیل بینە بە هەف و ئەو پەیمان بینە ژیانێ. بەڵێ ڕۆبین هێرۆ دکتۆر قارەمان سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم ڕووماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا کە سەبارەت بە یەکەم وتاری سەرۆک ترامپ بوو لەم خولی دووەمی سەرۆکایەتیەیدا لە بەردەم هەردوو خانەی کۆنگرێسی ئەمریکادا. سوپاس و بێزانین بۆ بینەرانی خۆشەویست.